مەملەکەتی شەیتان بەشی دووەم زنجیرەی یەکەم. سەرەتایەکی ترسناک. دوای ئەوەی ماوەیەکی زۆر ئارام بوومەوە لەو بارگرژیەی کە بۆم دروست بوو لەلایەن حەسقیل و سەسیل و بنەماڵەی کاک مستەفا و ئەو هەموو ناڕەحەتی و کارەساتەی کە بینیم و بەسەرم داهات پاشان لە مردنی هێرە و کاک مستەفا، هەروەها ئازاردانی خۆم و فڕاندنی حەسقیل و تا ئەم کاتەش نازانم لەکوێیە. ئەوەندە نەبێ کە سەسیل وتی حەسقیل لەلایەن ئەوانەوە لەناو براوە. لە ڕاستیدا منیش زۆر بڕوام بە قسەی سەسیل نییە، چونکە وەک پێشتریش ئاماژەم پێدا بوو جنۆکە سروشتی وایە زۆر درۆزنن، ئەوەی ڕاستی بێ نایڵێن، چونکە عەلی یەمەنی ئەوەی بۆ باس کرده بووم. ماوەیەکی زۆر ڕابرد، بەردەوام بووم لە ژیانی ئاسایی خۆم، لەپڕ لەلایەن عەبدوڵڵا هەولێری و ئازیزەوە پەیوەندیم پێوە کرا. عەبدوڵڵا هەولێری وتی برا دین بۆ ماڵتان؟ وتم یاخوا بەخێر بێن. دوای ئەوەی هاتن ژنێکی خەڵکی کەرکووکیان لەگەڵدا بوو، ناوی ڕووناک بوو. دوای دانیشتن و قسەکردن کاکە عەبا هەولێری کەوتە قسە و وتی ماکوانی برام، ئەم ئافرەتە تووشی کێشەیەک بووە بەڵکو بۆی چارەسەر بکەیت. وامزانی باسی تەلاق و جیابوونەوەیە و کارێکە لەو بوارە کۆمەڵایەتیانە، بەڵام وانە بوو. عەبدوڵڵا کەوتە قسەکردن باش نەیدەزانی بیگێڕێتەوە، بۆیە ڕووی کردە ڕووناکخان و وتی با خۆی بۆت باس بکە. ڕووناکخان باسی شتێکی زۆر سەیری کرد. ئەوەی باس کرد کە خاوەنی 4 مناڵە، مناڵەکانی لە کوردستان بوون و پۆلیسی نەرویج بۆی هێناونەتەوە بۆ وڵاتی نەرویج. وتم ئەی مێردەکەت؟ ڕووناکخان وتی ئەو منی تەلاق داوە لە کەرکووک نەهاتۆتەوە، حاڵەتی نەفسی ئەویش تەواو نییە. وتم لەسەر چی؟ ڕووناکخان وتی لە دوای ئەوەی لە نەرویجەوە بڕیارماندا هەمووان بگەڕێینەوە کوردستان، لە دوای گەڕانەوەمان خەسووم بینی هەستم بە خۆشحاڵی نەدەکرد، چونکە خانوویەکمان هەبوو پێشتر ئەوی تێدا دەژیا لە قاتی یەکەم و نهۆمی دووەمیش درابوو بەکرێ. ئەو پارەکەی وەردەگرت و مەسرەفی خۆی پێدەکرد. ماوەیەک ماینەوە لە کوردستان و من ژنی ماڵ بووم، ژیانی ئاساییمان بەڕێدەکرد. بەڵام خەسووم ئاگام لێ بوشتی زۆر سەیری دەکرد و خوێنی مریشکی دەگرت و دەیکرد بە حەوشەکەدا و بە دەرگاکەدا و هەمیشە ئێسقانی حەیوان و مریشکی بڵاو دەکردەوە، زۆر پیس و چەپەڵی بڵاو دەکردەوە. لەبەر هاوسەرەکەشم دڵم نەدەهات هیچ بڵێم. هەرچی جارێک حەوشە و خوێن و پیسیەکانم پاک دەکردەوە تووڕە دەبوو لێم، دەیوت بۆ لایەن دەبەیت، ئەوە بۆ هاوڕێکانمم داناوە. ڕۆژێک بە هاوسەرەکەم وت دایکت شتێکی وا دەکا. هاوسەرەکەم پێی وتبوو، دایکی وتبووی ئەوە بۆ سەید و پیاوچاکەکانە خێر دەکەم. سەلاحی هاوسەرم وتی واز لە دایکم بێنە ژنێکی سادەیە و ئەوە خێرە دەیکات، با دڵی نەشکێنین. منیش لە بەردڵی مێردەکەم هیچم نەوت. شەوێکیان کچە گەورەکەم تەمەنی 19 ساڵە هاواری کرد، وتی دایکە فریامکەوە خەریکت دەمخنکێنن. بەپەلە من و باوکی چووینە سەری تەماشامان کرد، هیچ نییە. دوای ئەوەی کە ئاراممان کردەوە هاتینەوە ژووری خۆمان و 2 خوشکی تریشی لەگەڵیدا خەوتە بوون، هەتا بەتەنها نەبوو لە ژوورەکەدا. کەمێکی تری پێچوو دیسان کچە گەورەکەم هاواری کرد دایکە باوکە فریامکەون خنکام. وامزانی شەڕیانە لەگەڵ خوشکەکانی تریدا. کە چووین گڵۆب داگرسا بوو، هەردوو خوشکەکەی تریشی بە دیاریەوە بوون. باوکی وتی با بەپەلە بیبین بۆ خەستەخانە. هەرچی لێم پرسی چیتە، کچەکەم ناوی ڕۆشنا بوو. وتی دایە نابینی ئەو ژنە چۆن بە قژی دەمخنکێنێ؟ ئێمەش هیچمان نەدەبینی. بە هاوسەرەکەم وت با بیبینە خەستەخانە. سەلاح وتی باشە با بیبین، بەڵام بڵێن چیەتی و چیان پێ بڵێن، باشترە چاوەڕێ بکەین. کەوای وت منیش قسەکەیم بە هەند وەرگرت. ئەو شەوە خۆم چوومە لای کچەکەم خەوتم،
وەک سەرمای بێ هەڵدەلەرزی. زۆرم بەزەیی پیادا دەهاتەوە، بەڵام بۆ بەیانی ئاسایی بۆوە. چەند ڕۆژێکی پێچ و میوانمان هاتبوو، خەریکی چاتێکردن بووم. لەپڕ لە بەردەمما پیرێژنێکی پرجڕەشی درێژی زۆر ناشرین سەری ئەیدا لە سەقفی ماڵەکەمان لە بەردەمما بوو، یاری بە قژی دەکرد. منیش هاوارم کرد ئێوەش نایبینن ئەوە تا. سەلاح هات و لە جیاتی ئەوەی هاوکاریم کە کەچی زلەیەکی لێدام و منیش بێهۆش کەوتبووم و بردبوویانم بۆ خەستەخانە. لە دواییدا ژیانم لێ تێکچوو، تووشی ناڕەحەتی و سەرئێشە بووم. هەر کات بچوومایەتەوە ئەو ماڵە ئەو ژنە لەوێ بوو. مناڵەکانیشم بە تایبەت کچە گەورەکەم وەک منی لێ هاتبوو. باوکیشیان ئازاری کچەکانوی ئەدا، بە تایبەت گەورەکەم کە ناوی ڕۆشنا بوو. ئەیوت تۆش وەکو دایکت شێتی. منیش بە سەلاحی هاوسەرم وت نایەمەوە بۆ ماڵەیە، یان تەلاقم بە یا با بگەڕێنەوە بۆ نەرویج. نەمەتوانی تیای بژیم. هەرچی دەچوومەوە ئەو ماڵە، ئەو ژنە لە هەموو سوچێکی ژوورەکاندا ئامادە بوو. جاری وا هەبوو دەبورامەوە یان خۆم پیس دەکرد. ئیتر با زۆر سرد نێشێنم کاک ماکوان، ئەوە گوزەرانم بوو. هاوسەرەکەم تەلاقی دام. منیش گەڕامەوە بۆ نەرویج. لێرە بە پۆلیسم وت باوکی مناڵەکانی لێ سندوم و ئازاری مناڵەکان مەدا. لێرەوە پۆلیسی نەرویج چوو بوون بە نهێنی قسەیان لەگەڵ مناڵەکانم کردبوو. ئەوانیشیان هێناوەتەوە. بەڵام ئەو سەرئێشە و بورانەوەیم لەگەڵدایە. زۆر وەزعم خراپە. جا کاک ماکوان، ئازیز و کاک عەبدوڵڵا باسی جەنابتیان کردووە لەگەڵ کوڕێکی یەمەنی ناوی عەلیە. خێرتان دەگا بەڵکو هاوکاریمان بکەن. وتم جا ڕووناکخان، ئەوەی بە من کرێ لە خزمەتتان دام، بەڵام من نازانم عەلیم بۆ ئەدۆزرێتەوە ئێستا. هەوڵ ئەدەم پەیوەندی بگرم بزانم ئەو ئەڵێ چی. تەلەفۆنم کرد بۆ یەمەن بۆ ژمارەکەی عەلی، خێزانەکەی وەڵامی دایەوە. بە نەرویجی قسەم لەگەڵ کرد، وتم عەلیم ئەوێ قسەی لەگەڵ بکەم. وتی عەلی بریندارە و زۆر سەختە برینەکەی. فڕۆکەی سعودی بۆردومانی کردووە، عەلی لەسەر مەرگدایە، دوعای بۆ بکە. خەفەتی عەلی لەولاوە بوەستێ، من بە تەواوی خەفەت دایگرتم و تووشی خەمۆکی بووم. وەڵامی ئەوانم پێ نەدرایەوە. تا ماوەیەک هەر بەو شێوەیە مامەوە، تا دوایی لە دڵی خۆما وتم ئەوەی پێم دەکرێ بۆ ئەم ژنە دەیکەم. بە نیسبەتی سەرئێشە و بورانەوەکەت ئەگەر سیحر و جادووی جنۆکە بێ چارەسەر دەبێت و خۆت و کچەکەشت چارە دەکەین. بەڵام هەوڵ بدە لە کاتی ئاساییدا هەردووکتان لێرە بن. مەبەستم ئەوەیە کە نوێژی بن، بتوانن نوێش بکەن، لەگەڵ مەحرەمی خۆتاندا وەرن. بەڵام ئێستا هیچ توانام نییە. ئەو کاتەش دەبێ وەک فێریان کردووم زمانم بە ڕۆژوو بێت و مانگی 13 و 14 و 15 عەرەبی بێ. ڕازی بوون کە هەفتەیەکی تر لە خزمەتیان دابم کارەکە بکەم. ئەو ماوەی لەگەڵ خێزانی عەلی یەمەنیدا هەر لە پەیوەندی دابووم، بزانم عەلی تەندروستی چۆنە. ڕۆژ بە ڕۆژ خراپتر دەبوو. منیش عەلی هەندێک شتی فێر کردبووم، بەڵام پێویستم بە هاوکاری ئەو بوو کە ڕێنماییم بکە. عەلی زۆر بەتوانا بوو لە بواری جنۆکە و جادو سیحردا. هەفتەی ئایندە هاتنەوە لام. پەیوەندیم کرد بە مامۆستایەکی ئاینی خاوەن بیر و باوەڕێکی پاک کە هاوکاریم بکە. ئەویش هات، هەر چەندە وتی لێی نازانم، بەڵام حەزم ئەکرد کەسێکی ترم لەگەڵدا بێ. دەستم کرد بە خوێندنی قورئانی پیرۆز و ئایەتەکانی زەجر، ئەوانەی کە باسی قیامەت و ترساندن دەکات. پاشان ئەو فەرمودانەی کە ڕاستن و هاتوون لەو بارەیەوە هەموویم خوێند و دەستم پێ کرد. خەریکی خوێندنی ئایەتەکان و ئەو فەرمودانە بووم کە لەو بارەیەوە هاتووە. ئەوەندەم نەزانی کچەکەی ڕووناکخان ڕۆشنا پەلاماری دام، نینۆکی تیژ بوو، دەستی لە قورگم نابوو، خوێنی لە ملم هێنا تا لێم کردەوە زۆری بێچوو. بە تەواوی خۆی نووساندە بوو بە منەوە، بە هیچ لە من نەدەبەوە. تەنانەت بە لێدان و پیادەکێشان دەستیم بەردا و وام لێ کرد شت بوو. ئازاری تەواوم پێگەیان، ئەنجا دوور کەوتەوە. خۆشم باش هیلاک بووم.
اینجا هەر بەردەوام بووم لە خوێندنی قورئان و نزاکان. لەبڕ ڕووناخان پەلاماریدام، هاوارم کرد ئەبە فریامکەوە. عەبدوڵڵا ڕووناخانی گرت، دیسان کچەکەی پەلاماریدام، هاوارم کرد لە مامۆستاکە لەگەڵما بوو فریامکەوە، ژن کوشتمی. بەخوا ڕۆشنا پەلاماری مامۆستایدا و سەرچاوی مامۆستای هەموو هێنایە خوارەوە بە چڕنووک. بەڵام هەستم کرد خوێن زۆر لە قوڵگم دەچۆڕێ، هەموو چواردەورم تاریک بوو. ئەو کەسانەی لە دەور و پشتم بوون هیچیان دیار نەمان. تەنانەت خێزانیشم و ماڵ و منداڵیشم و ئەو مامۆستا ئاینی کە بانگم کردبوو کەس نەما. هاوارم دەکرد چیتان لێ هات، کەس وەڵامی نەئەدامەوە. دەمزانی من ماوم و نەمردووم، لەگەڵ ئەوەشدا ئاگام لە مێشک و هەست بوونی خۆم هەبوو. بەڵام نە جێگا ئەو جێگایە بوو، نە خەڵکیش ئەو خەڵکە بوو کە لەگەڵیاندا بووم، نە زەمەنیش ئەو زەمەنە بوو کە تێیدا دەژیام. هەمووی گۆڕا. چواردەورم ڕەش بوو، لەبڕ کەسێکم بینی ڕووە و خۆم هات. هەتا لێم نزیک دەبەوە هەستم دەکرد ئەو کەسە دەناسم، زیاتر نزیک بۆوە تەماشام کرد ئەو کەسە خۆمم، هەتا توانی زلەیەکی لێدام و بورامەوە. جنۆکە لە لاشەمدا یاری دەکات. لە دوای ئەوەی بورامەوە ئاگام لە خۆم نەما کە هۆشم هاتەوە بە خۆمدا، پێڵووی چاوم هەڵ نەدەهات و سرم قورس بوو، سەر ئێشەیەکم گرتبوو، هەر وەک کارەبا بیدا لەسەرم، ئازارەکەی ئەوەندە بە خێرایی دەهات و دەڕۆیشت. هاوارم دەکرد فریام کەون، سرم تەقی، کەلەم تەقی، گوێم لە کەس نەبوو، چاوم کەسی نەدەبینی. تەنها ئەوەندە نەبێ خێزانم هات و پەڕۆیەکی تەڕی فێنکی خستە سەر ناوچاوانم، کە زانیم ئەوە ئارام بوومەوە و بێهۆش کەوتمەوە. بەخەبەر هاتمەوە سرم هەڵبڕی و چاوم کردەوە لە خەستەخانەم. قورگم لەزگەی پێوەیە، کەسیش لە ژوورەکەمدا نەبوو. هەستام و تۆزێ ئاوم خواردەوە خەریک بوو دەخنکام، هەناسەم قورس بوو. لە تاوە پەنجەرەکەم کردەوە هەناسە هەڵمژم، هیچ توانای کردنەوەی پەنجەرەکەشم نەبوو. بەڵام هەرچۆن بوو کردمەوە. دەنگێک دەهات و دەچوو لە مێشکما ئەیوت خۆت کوژە، ئەوەکەی ژیان لە توی تێدای، خۆت فڕێ دەرەخوارەوە لەو پەنجەرەیەوە. ئەو خەستەخانەش منی لێبووم، 6 نهۆم بوو، منیان لە نهۆمی چوارەم خەواندە بوو. چەند جار ویستم خۆم فڕێدەم، بیری فەرموودەکەی پێغەمبەرم کەوتەوە صلی الله عەلەیه وسەلەم کە دەفەرموێ هەر کەس لە دنیا بەچی خۆی بکوژێ لە قیامەتدا بەوە ئازار ئەدرێتەوە. ئەو فەرموودەیەشم بیر کەوتەوە کە پێغەمبەرمان صلی الله عەلەیه وسەلەم دەفەرموێ پێش ئێوە خەڵکانێک یاخود هەر کەسێک بە چەقۆ یا هەر شتێک خۆی بکوژێ بەهەشتی لەسەر حەرام دەبێ. اینجا هەستم کرد سوپاس بۆ خوا کە من مسڵمانم. اینجا نەمزانی کاتژمێر چەندە. دنیا شەو بوو، خەیاڵم لای نوێژەکانم بوو. چوومە دەرەوەی ژوورەکە کە تێیدا خوێنرا بووم. کەسم نەدی، ڕۆیشتمە خوارەوەی نهۆمەکان، تاقات یەک چووم. تەنها یەک کەسم بینی. وتم کاتژمێر چەنە؟ وتی 3:38 دقەی شەوە. دەستم کرد بە گیرفانما تەلەفۆنێک، پارەیەک، شتێک بدۆزمەوە. هیچم پێ نەبوو. هاتمە دەرەوەی خەستەخانەکە بەپێ، کەوتمە ڕێ بەرەو ماڵەوە. باری دەرونیم ئاسایی بوو، هیچ ئازارێکیشم نەبوو. زۆر بە ئاسانی گەڕامەوە ماڵەوە. لە دەرگامدا خێزانم وتی کێیە؟ وتم ماکوانم، بیکەرەوە. دەرگای کردەوە و بە پێکەنینەوە وتی چۆن بەم شەوە ئیزنیان داوی؟ وتم وەڵا کەس ئیزنی نەداوم، خۆم هاتوومەتەوە. ئەرێ بەڕاست چی بووە؟ بۆ لە خەستەخانە بووم. هاوسەرەکەم وتی ئەی تۆ 3 ڕۆژە لە نەخۆشخانەیت. وتم بەڕاستە؟ باران وتی بەڵێ، لە دوای ئەوەی ئەو ئافرەتانە پەلاماریان دایت تۆ بورایتەوە، بەڵام حاڵت زۆر خراپ بوو، هاواری سرت دەکرد،
لە کاتێکدا ئەوان تەنها بەنینۆکیان تۆزێک ملی تۆیان بریندار کرد، بەڵام تۆ ئەو ڕووناخانە فەقیرە دوێران کرد. وتم بۆچی چیم کرد بۆ خاتری خوا؟ باران وتی ئەی چیت کرد؟ ئەوەندەت بۆ کەسکێشا بەسەریا تا بورانتەوە، تۆژ یەکسەر بورایتەوە لەگەڵ بورانەوەکەی ئەو. وتم بۆ خاتری خوا چۆن شتی وا دەبێ؟ باران وتی ماکوان بیکە بە خاتری خوا واز لەم جنۆکە شتانە بێنە، شتێکت لێ دەکەن. وتم باشە بەسەر چاو، بە سەیرە بەلامەوە من ئاگام لەم شتانە نەبووە. دەستم کرد بە ئەستەغفیرڵڵا. کاتی بانگی بەیانی بوو، چوون دەستنوێژ بگرم، نوێژی بەیانی بکەم و نوێژەکانی ترم قەزا بکەمەوە. هەستام کە چوومە تەوالێتەکە، دیسان سەر ئێشەکەم بۆ هات. ئەوەندە ئازارم هەبوو لەبەر مناڵ و خێزانەکەم دانم بە خۆما گرت، دەنا ئەوەنە ماندووی کردم لە تەوالێتەکەدا پاڵکەوتم. خێزانم بانگی کردم ماکوان کێشت نییە؟ ئەوەندە کە گوێم لێبوو وتم نا، ئێستا دێمە دەرەوە. چارەکی زیاد مامەوە و هەستم دەکرد شتێک دێ بەناو لاشەما یاریەکە. لە پەنجەی پێمەوە دەهات و دەچوو تا تەوقی سرم. دەستنوێژم گرت، هەر ئەوەندە وتم أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله اللهم اجعلني من التوابين واجعلني من المتطهرين. ئیتر وەک ئەوەی بە چەکوش بکێشم بە سنگما، ئەمیست هاوار بکەم لەبەر خێزان و مناڵەکانم نەمدەوێرە. بەڵام کەوتمە سەر زەوی و لە تاو ئازار کراسەکەی خۆم کرد بە دەمما بۆ ئەوەی هاوار نەکەم. شتێک لە مێشکما ئەیوت کوفر بکە، قسە بەخوا بڵێ چاک دەبی. ماکوان قسە بەخوا و محەممەد و قورئان بڵێ چاک دەبیتەوە. ئەوە ئەوانن وات لێ دەکەن. ئەوەندە ماندووی کردم ئارەقی زۆرم کرد، تەنانەت هەموو گیانم لەسەر ئاو بوو. خێزانم هەر دەیگوت باشی ماکوان، ئەوە تەلەفۆنم کردو بۆ ئیسعاف، ئێستا دێن ئەتبەن، تەحەممولت بێ. منیش لە تاو ئازار هیچم بۆ نەدەکرا، هەرچی دەمی سوبحان الله بکەم یان ئەلحەمدولیلا بکەم زیاتر ئازار دەهات بەسەرما. ئەنجا بیرم کەوتەوە کە ئەمە نەخۆشی نییە، ئەمە سەرعە. ئەمویست بە خێزانم بڵێم پێویستم بە ئەمبوڵانس نییە، پێویستم بە تۆیە دوعام بۆ بخوێنە بە ئاو بەسرمدا بیڕێژە. هیچ نەمدەتوانی، خێزانیشم شەڵەژا بوو، ئاگام لێبوو ئانای کچیشم دەگریا، تەنها لەبەر ئەوان هاوارم نەدەکرد. کراسەکەم خست بۆ دەمم. 2 کەس هاتنە ماڵەوە منیان بەپەلە خستە ناو سیارەی ئەمبوڵانس و ئۆکسیجینیان کرد بە دەمما و بێهۆش کەوتم. کە هۆشم هاتەوە لە هەمان ژوور بووم. زۆر ئاسایی بووم و هیچ کێشەیەکم نەبوو، وەک ئەوەی هیچ ڕووی نەدابێ. بەڵام ئەوەی ڕوویدا بوو لەگەڵ خێزان و ماڵی خۆمان هەموویم بەبیر هاتەوە. بەڵام ئەم جارە خێزانم لابوو کە تەماشام کرد بەسەرمەوە دەگریا. وتم چییە؟ باران بە پێکەنینەوە وتی شکر باش بوویت. وتم سوپاس بخوا عیبم نییە. هەر وتم سوپاس بخوا عیبم نییە، دیسان وەک تریشقەی هەور هاتەوە بەسەرما و پاڵی خستمەوە لەسەر سەرینەکەم. هاوسەرەکەم ڕای کرد بانگی دکتۆر بکات. بانگم کردوتم وەرە، کەس بانگمەکە باش بووم. هاوسەرەکەم وتی بۆوات لێ هاتووە چی بووە؟ وتم شتێکت پێ دەڵێم نێوانی خۆم و خۆت بێ، نابێ بە کەس بڵێیت. مەبەستم بوو بە دایک و کەسوکارەکەی بڵێت. وعدم ئەدەیتێ؟ باران وتی وعد بێ ئەگەر گیانی خۆشم بێت. وتم لێرەوە دەچینەوە بۆ ماڵەوە و ئەم بەستیتەوە، مناڵەکان بنێرەوە بۆ ماڵی باوکت، بە یەکەوە تەحەممولم بکە ئەوەی پێت دەڵێم بیکە، باشە؟ باران وتی ئاخر بۆ خاتری خوا
نەکو نەخۆش بیت، من چۆن شتی وا دەکەم؟ وتم من نەخۆش نیم، بەڵکو من جنۆکە چۆتە لاشەم، هەست دەکەم سیحرم لێکراوە. بە هەر حاڵ تەلەفۆنێکم بۆ بکە بۆ عەلی یەمەنی، بەڵکو باش بوو بێت وەزعی منی تێبگەیەنە، بە خێزانی بڵێ بەڵکو هاوکاریت بکە. باران تەلەفۆنی کرد بۆ ژمارەکەی عەلی یەمەنی، ژنەکەی هەڵی کرد و هەواڵی عەلی پرسی. ژنەکەی وتی 3 ڕۆژە وەفاتی کردووە، خوای گەورە بە شەهید وەری بگرێ. زۆر خەفەتم خوارد، دەستمان کرد بە گریان هەردووکمان. چارەم نەما و هیچ هیوایەکم نەما بۆ فێربوون چی بکەم. بەڵام یەک پلانی ترم لە مێشکا بوو، نەمدەویست دەری ببڕم. بە خێزانم وت با بڕۆینەوە بۆ ماڵەوە، بەڵام پێش من بە دایکت بڵێ با مناڵەکان بەرێ بۆ ماڵی خۆیان. پێش من ڕۆیشتەوە مناڵەکانی نارد بۆ ماڵی خەسووم. چوینەوە بۆ ماڵەوە بۆم نووسی بە زمانی نەرویجی، وا بم بەستەرەوە کە نەتوانم بجوڵێم، بەڵام بەدەنگ هیچم پێ نەوت. پاشان بۆم نووسیەوە وا بم بەستەرەوە کە نەتوانم خۆم بکەمەوە، ئەگەر چی خۆشم زۆر بجوڵێم و پەلەقاشە بکەم، چونکە هەستم دەکرد ئەگەر قسە بکەم جنۆکەکان دەزانن و ناهێڵن پلانەکەم سەر بگرێ. لە خێزاریشم دەترسام کە بچنە لاشەی ئەوەوە. خوای گەورە خستیە دڵم کە نەکوو لە ترسی خێزانم کە من ببینێت ترسەکەی زۆر بێت، ئەوانیش فرسەت وەرگرن لە ترسی خێزانم سوود وەرگرن و هاوسەریشم وەک منی لێبێ، چونکە ترسیش بەشێکە لەو هۆکاری کە جنۆکە بچێتە لاشەوە. هاتمەوە ماڵەوە، خێزانم بە دوای شتێکدا دەگەڕا من ببەستێتەوە. ئاگام لێ بوو دڵی نەدەهات. پێم وت بە تووڕەییەکەوە ئەگەر دەتەوێت من چاک بمەوە ئەوەی کە بۆم نووسیویت بیکە. هەندێک شتی باشی پەیدا کرد کە باش بمبەستێتەوە. وا بەستمیەوە، تەنانەت ئازارم پێگەیشت. دوای بەستنەوەم وتم کتێبەکەی عەبدولواحید عەبدوسەلام بالی بخەر سەر لاپەڕەی 34 و قورئانەکەم لە بەردەمدانێ و بیکەرەوە. سوورەتی بەقەرە بخە سەری بە دەنگی غامدی. تۆش بڕۆ دەرەوە و دەرگاکە داخە. لەم ناوە نەوەستیت. تەلەفۆنەکەشم بۆ بخە سەر ژمارەی خۆت لە نزیک دەستمەوە دای بنێ. ئەگەر پێویستم بوو لە پشتمەوە دای بنێ تەلەفۆنت بۆ دەکەم. ئەزانم قورسە، بەڵام بە قسەم بکە. تەنها ئەوە چارەسەری منە، بەزەیت پێم دانەیەتەوە. بڕۆ لەم ناوە نەوەستیت خێرا. ئەوەی پێم وت کردی، بەڵام پێشکردنی چوون بە پەلە دەستنوێژم گرت و هیچ زیکرێکیشم نەخوێن. خێزانم ئەوەی پێم وت بوو بە تەواوی کردی. قورئانی لەسەر بوو، خۆشم بە زمان لاپەڕی قورئانەکەم هەڵ ئەدایەوە تا ئایەتی 30. دیسان سەر ئێشەم بۆ هات. ئەم جارە وەک ئەوەی کە لەم بە بزمار و چەکوش داکوتن. هەستم دەکرد بە بلۆک دەکێشن بەسەرما. هاوارم کرد، پاشان بەدڵم داهات لەگەڵ هاوارەکەدا یادی خوا بکەم. هەر زریکەیەکی ئازارم بۆ دەهات هاوارم دەکرد ئەڵڵاهو ئەکبەر، سوبحان الله، الحەمد لله. پاشکەمێکی تر خوای گەورە خستیە دڵم، هاوارم دەکرد سوبحان الله والحەمد لله ولا إله إلا الله والله أكبر. ئازارەکەم باش بوو تۆزێک. پاشان زۆرم تینو بوو، بیرم چوو بوو داوای ئاو بکەم، بەڵام جۆم پێ نەدا و بەردەوام قورئانەکە دەخوێنرا. لەپڕ پیاوێکی سپی پێستی جلسپی هاتە بەرچاوم. وتم ئەم کەسە دەناسم لە دڵی خۆما، کە بیرم کەوتەوە زانیم سەسیلە. بە زەردەخەنەوە وتی باکوان، بەباشی کەوتیتە بەردەسم، بۆ کوێ دەڕۆیت؟ وتم مەلعون، بۆ لای خوای خۆم دەڕۆم، من خوام هەیە تۆ کێت هەیە؟ سەسیل وتی کەللەت ڕەقا، پێیان بڵێم 3-4 بەرزی کاتکێشن. دەستم کرد بە پێکەنین و وتم کەللەیەک لە پێناو خۆدا پیای نەکێشن، بۆ شکاندن باشە.
سەسیل وتی بۆ نایتە ناومان نەجاتت بێت بۆ دەبێت تا ناوی شێت بیت و بەشێتیەوە بتکوژم. وتم ئەوە تۆ نیت من بکوژی، حەدت چییە؟ شێتبوونم لە پێناوی خوادا و دینەکەمدا تەحەمولی لەسەر دەکەم سەربەرزیە بۆم تا ببمە کۆیلەی کافری وەکو تۆ، ئەی سەسیلی مەلعونی سەگباب. ئەوەندەم نەزانی ئازار بە گیانما هات، ئەوەندە ئازارەکەم پێگەیشت تەنانەت خەریب و میزم دەکرد بە خۆما، بەڵام لە شەرمی قورئانەکە هیچم بۆ نەدەکرا و خۆم ڕاگرت. لە جوڵەی زۆریشم هەستم دەکرد ئەو حەپلانەی منی پێبەسرا بوومەوە وردە وردە شل دەبەوە، ئارەق دەخزا لەسەر پێستەکەمدا بەدەستمەوە، بەڵام هەر هاوارم دەکرد سوبحان الله والحەمد لله ولا إله إلا الله والله أكبر. ئەو سەسیلە هیچ و پوچە بەسەرمەوە دەگەڕاجەی نەدەهێشتم. لە دڵی خۆشما لام سیر بوو، قورئان خراوەتە سەر، خۆم زیکر دەخوێنم و پاشان قورئانم لایە چۆن ئەوەندە بەتوانان ئاوا توانای خۆیان بەسەر مندا سەپاندووە، ئەو مەتەڵەم بۆ حەل نەدەکرا. خۆی گەورە بۆی ئاسان کردم، ئەوەندەم زانی ڕوخسارێکی جوانی ناسک خۆی کرد بە ژووردا، ڕێک لە باوکم دەچوو. وتی ناتوانی هیچ لەو قڕە بکەیت، ئەگەر جێی نەهێڵیت ئێستا لە ناوت دەبین. هەر ئەوەندە کە وایوت ئەو کەسەی کە لە باوکم دەچوو هاتە نزیکم و دەستی خستە سەر سنگم و دیار نەما، بەڵام هەستم کرد چووە ناو لاشەی من، وەک سەهۆڵاوێ بکەن بە لاشەمدا وام لێ هات. کەمێکی پێچوو من ئارام بوومەوە. تەماشام کرد هەمان پیاوە کە لە کاتی ماسی گرتنەکەدا بینی بووم، زانیم حەسقیلە. وتم حەزەگیان ئەوە لەکوێیت؟ خۆوتیان تۆ مردوویت؟ عەبدوڕەحمان حەسقیل وتی ماکوانگیان دوڕایان کردبوو لای مامۆستاکەم بووم، خەریکی خوێندنی علومی شەرعی بووم، ئاگاداریان کردینەوە کە سیحرت لێکراوە، بە ئارەزوی خۆیان هەموو شەیتانەکان دێن و دەچن و ماڵەکەشتان پڕ بۆ لە شەیتان. وتم بەس من هیچی وام نەکردووە کە ئەوان ئەو هێزەیان هەبێ. حەسقیل وتی ئەو ڕۆژەی کە میوانەکەت هاتوون سیحرێکیان خستوتە ناوکەفی پێڵاوەکانت، هەتا ئەوە بەتەڵ نەکەیتەوە ئەوان هەر دەتوانن بێنە ناو لاشت و هیچ شتێک کاریگەری نابێ. وتم حەزەگیان بەجێم مەهێڵە تا تەلەفۆنێک دەکەم بۆ خێزانم. حەسقیل وتی با خێزانت نەزانێ خۆت چارەسەر بکە، بەڵام هاوڕێکانمان بۆیان باس کردم کە تۆ غیرەتێکی باشت هەبووە توانیتە بەسەر ئەو ئازارانەی خۆتدا سەرکەویت، ئەوەش سوپاسی خۆی گەورەی دەوێ. وتم دە حەسقیلی برام ئەو پەتەی دەستم شل بکەرەوە با بەیەکەوە بەتاڵی بکەینەوە. هەروام وت دیار نەما، ئاگام لە دەستم بوو وردە وردە پەتەکەی شل بۆوە، خۆمم کردەوە، قورئانەکەم هەڵگرت و خستمە شوێنێکی بەرز و چوومە تەوالێت، دواییش تێر و پڕ ئاوم خواردەوە. هەستم بە سووکی لاشەم کرد، کە چوومە لای پێڵاوەکانم تەماشای ناوکەفەکەم کرد. حەسقیل ڕاستی کرد، لە هەردوو تاکە پێڵاوەکەمدا سیحری تێدا بوو. دەرم هێنا و ئاوڕمدایەوە حەسقیل لەسەر پلیکانەی ماڵەکەمان دانیشتووە پێدەکەنێ. سیحر و جادووی ژەنیار ئەلعەزیف نیکرۆنۆمیکۆن. ئەو هەموو ئازار و ناڕەحەتیم بینی و چەشت، خوای گەورە فریام کەوت و لە هەمان کاتدا حەسقیلی کردە هاوکارم و هۆکارێکیش بۆ ئەوەی زیاتر بەغیرەتتر بم کە ئاگاداری کردمەوە لە ناو پێڵاوەکانمدا سیحری تێدایە. چون تەماشای پێڵاوەکانم کرد ڕاست بوو، لە هەردوو تاکە پێڵاوەکانمدا بوو دوو نووسینی جیاوازی تیا بوو کە شێوەکەی لە نووسین و وێنە پێک هاتبوو. ئاوەڕیشمدایەوە حەسقیل لەسەر پلیکانەی ماڵەکەمان دانیشتووە تەماشام دەکا و پێدەکەنێ. وتم من لەمە هیچ تێناگەم، ئەمە چی حەسقیلی برام؟ حەسقیل وتی ئەوە سیحری مردووەکانە. وتم حەسقیل بۆ خاتری خوا سیحری مردووەکان چییە؟ وتی ئەوە سیحرێکی زۆر گەورەیە، لە دێر زمانەوە هەیە و مێژوەکەی دەکڕێتەوە بۆ سەردەمی جادوو بازەکانی فیرعەون.
وتم جا کەسیان نەدۆزیوەتەوە لەسەر ئەم زەویە ماکوان نەبێ سیحری لێ بکەن. حەسقیل وتی بۆ خۆتت پێکەمە؟ وتم ئەرە وەڵڵا زۆریش خۆم بەکەم دەزانم لە ئاستی موسڵمان و پیاوچاکاندا. حەسقیل وتی دەسوێن بەو ئەڵڵایەی سوێندی پێدەخۆیت لە کەسی وا کراوە زۆر سادەیە تەنانەت لە گەڕەکی خۆشیاندا کەس نایناسێ. تۆ دەزانی شەیتان ئارەزوومەندە بۆی ئازار بگەینە بە ئێوەی موسڵمان؟ وتم بەس ئایا تۆ پێدوانیە خەڵکی بێدینیش ئێوە دەچنە ناو لاشەیەوە؟ ئەی ئەوە خۆ بە قورئان نایەتە دەرەوە، لەوانەیە هەر نەزانێ قورئان چییە. خەڵکانێک هەیە دەڵێن بە ئینجیل چارەسەر دەکرێن، بۆ ئەمە چی دەڵێ حەسقیلی برا؟ حەسقیل وتی شتێک هەیە بیزانە، ئەگەر جنۆکە و هەموو جۆرەکانمان بیانەوێ بچنە ناو لاشەی هەر کەسێک دەتوانێت، چونکە ئەوە خۆی پەروەردگار ئەو هێزەی بە ئێمە بەخشیوە، ئێوەش هیچ دەسەڵاتێکتان نییە. وتم واتە هەروە بە ئاسانی ئەچنە ناو لاشەی خەڵکەوە؟ حەسقیل وتی بەڵێ زۆر بە ئاسانی. ئێمە ڕاستە مەخلووقی خۆی پەروەردگارین وەک ئێوە. هەر یەکێک لەم دوو دروستکراوەی پەروەردگار تایبەتمەندی خۆی هەیە. بۆ نمونە ئێوە زیرەکن و توانای ئاوەدانکردنەوە و جێنشینکردن و بەندایەتی زیاترتان هەیە، بەڵام ئێمە توانای جێنشینکردن و ئاوەدانیمان نییە، بەڵام توانای فڕین و گەڕانی خێرا و ئاشکراکردنی هەندێک نهێنیمان هەیە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێوە خاوەن لاشەن، ئێمە خاوەن وزەین. ئەوە جیاوازیمانە. هێزی عەقڵی بیرکردنەوەی ئێوە لە ئێمە بەهێزترە. لە ئێوە زانست و زانیاری و تەنانەت زیرەکیش وەردەگرین. ئەوەش فێری دەبین لە دین و لە هەندێک بواری تریژیان لە ئێوەی مرۆڤەوە فێر دەبین. چوونیشمان بۆ ناو لاشەی ئێوە هەر وەک ئەوە وایە من بە ناو دیوارێکدا ڕەت بم، یاخود بچمە ناو ئاوێک یان بچمە بۆشایی ئاسمان. ڕوو نەماکوانی برام؟ وتم نە بە زاتی خوا ڕوون نییە. تۆ پێم بڵێ ئەگەر دەتوانن بچنە ناو لاشەی هەموو کەس، ئەی ئیتر ئەم هەموو هات و هاوارەتان لە چییە؟ سەسیلی بێقیمەت چی دەوێ لە من بۆ ناچێتە ناو لاشەم و ئەوەندە شەڕمان پێ نەفرۆشێ؟ حەسقیل وتی چوونە ناو لاشە ئاساییە. دەتوانین بە ناو دەزولەی خوێندا بە دەمارەکاندا بە کیلۆمەتر تێپەڕێنین و بڕۆین، بەڵام ئەمە ئازاری ئێوە نادا. تەنها دەتوانین وەسوسەتان بۆ دروست بکەین لە ڕێگای ئەو کارەبایی کە لە ناو دڵەوە ئاڕاستەی مێشک دەکرێت. هەر ئەوەندەیە. ئەویش لە کاتی تەرکیزکردندایە بۆ نوێژ یان ئافرەتی جوان یان بیرخستنەوەی خۆتان زیاتر دەوروژێنن بۆ حەزە شەهوانیە سێکسیەکانتان، بە گشتی حەزەکانی خۆتان. وتم ئەی ئەوە چییە کە دەچنە ناو لاشەی خەڵک و قسە دەکەن لە جیاتی ئەو کەسە؟ لە شەرعدا ناو نراوە بە مەسی جنۆکە، گوایە ڕقیان لە قورئان و دینە و ناوی خوایە، کە جنە هیچ و پوچە کافرەکان دەچنە ناو لاشەی مرۆڤەکان. حەسقیل وتی وەک وتم ماکوانجان، چوونە ناو لاشە نییە، بەڵکو بە هۆکاری لاوازی ئیمان و کەسایەتی ئەو کەسە هەموو مێشکی داگیر دەکرێت و دەست دەگیرێت بەسەر مێشکیدا و ئاڕاستەی دەگۆڕێت بەو شتەی کە جنۆکەکە دەیەوێ. وتم واتە ئیتر ئەو تەحکوم دەکاوە کۆنتڕۆڵی تەلەڤیزیۆن؟ حەسقیل بە پێکەنینەوە وتی بەڵێ، وەک سوکانی سیارەش. وتم باشە من چی بکەم ئێستا؟ حەسقیل وتی ئەبێ سیحرەکە بەتاڵ بکەینەوە. وتم جا ئەوە ئاسانە، ئێستا بەتاڵ یەکەمەوە. عەلی یەمەنی خوا عەفوی کافێری کردووم. حەسقیل وتی نا، ئەمە ئەو جۆرە جادووانە نییە، بەشێکی تری ماوە، ئەبێ ئەویشی لەگەڵدا بەتاڵ بکەینەوە کە لای ساحیرەکە ماوە. وتم جا من چوزانم ساحیرەکە کێیە؟ حەسقیل وتی ئاسانە، هەموو سیحرێک جنۆکەیەکی شەیتان یا ئیفریتێک دەیگرێتە ئەستۆی خۆی، بە بۆنەکەیدا ئەدۆزرێتەوە. وتم بۆ ئەم سیحرە چییە ئەوەندە مهمە؟ حەسقیل وتی بۆ کەسێک نەیزانێت بە دڵنیاییەوە گرنگە. وتم ئەی بە ئایەت و قورئان بەتاڵ ناکرێتەوە؟ حەسقیل وتی نا، بەتەنها بە قورئان بەتاڵ ناکرێتەوە. تۆ
تووڕەبووم وتم چۆن وا دەڵێی قورئان کەلامی خوایە. حەسقیل وتی ماکوانگیان کاتێک کە سیحر لە پێغەمبەری خوا کرا صلی الله عليه وسلم فریشتەکان چوون بەشەکەی تری سیحرەکان هێنا لە بیرێکی ئاودا دانرابوو وابوو؟ وتم بەڵێ. حەسقیل وتی ئەمە مانای وایە کفر بێت؟ بەڵکو بۆیە ئەو حاڵەتە بەسەر محەممەدی پێغەمبەری ئاخر زەمان و فەخری عالم صلی الله عليه وسلم هات بۆ ئەوەی ئەگەر ئێمەش شتێکی وامان بەسەر هات بە قورئان و سونەت خۆمان چارەسەر بکەین. وتم ڕاستەکەی من تووڕەبوونەکەم لە جێگای خۆیدا نەبوو. ئەو فەرمودەیە چەند جار خۆم شەرحم کردووە، ئێستا بیرم کەوتەوە. حەسقیل وتی ئاسایی ماکوانی برام تۆ فەزڵت هەیە بەسەر زۆرێک لە من و هاوڕێکانمەوە، جا لەبەر ئەوە هەرچی بڵێیت ئێمە خۆشمان دەوێت و هاوکاریشت دەکەین. وتم بەخوا ڕۆحی حەزە گیان، بەس پێم بڵێ چۆن بەتاڵی بکەمەوە ئەم سیحرە چییە و ناوی چییە و بۆ لە من کراوە. حەسقیل وتی ئەم سیحرە پیاوێکی ساحر نووسیوێتیەوە چەند ساڵێک بەر لە ئێستا بە ناوی ژەنیار. دوایی کراوە بە زمانی لاتینی و زۆرێک لە قەشە و ڕاهیبەکان و جوولەکە و مەسیحیەکان بەکاری دێنن لە ئەوروپا زۆر بڵاوە. ئێستا شیعەکانی ئێران و فارسەکانیش کردویانە بە فارسی، بە تایبەت زەردەشتیەکان بەکاری دێنن لە هیندستان و لە ئێران و لە کوردستانیش چەند کەسێک دەیزانێ و ئەو کەسی کە کردوێتی لە کەرکووک کردوێتی. وتم واتە دەبێ بچم بۆ کەرکووک؟ بەڵێ. وتم بەڕاستی قورسە. حەسقیل وتی ئەشێ سەسیل و هاوکارەکانی بێنەوە بۆلات، ئەو دیاری کە دابووم پێت یەکەم جار هەڵی بگرە با پێت بێت، ئیتر ئەوان ناتوانن بێنە ناو لاشەتەوە، بەڵکو دەتوانن بتبینن و بێنەلات. لە زیکر و وێردەکان و قورئان خوێندن بەردەوام بە تا سیحرەکە بەتاڵ دەکەینەوە با پشتیوانی خۆی پەروەردگار. وتم جا حەسقیلی برام ئەو دیاری تۆ ئەوەندە گرنگە کە هەڵی بگرم، قورئان و سونەت گەورەترە، هەست دەکەم ئەگەر ئەو هەڵبگرم ببێتە شیرک. حەسقیل وتی ناماکۆنی برام نابێتە شیرک، چونکە تۆ پشتیوانت بە خۆی متعالە. چۆن کەسێک ئەنفلۆنزا دەگرێ حەبێک دەخوا یا سەر ئێشەیەک دەگرێ دەرزیەک ئەدا لە خۆی، ئایا دەرمان دەبێتە شیرک؟ وتم نا، ئەگەر وەک وەسیلە بەکار بێت ئاساییە. حەسقیل وتی ئەوەی کە من داومە پێت ئەو جۆرەیە کە هیچ ڤایرۆسێکی سیحر و جنۆکەی سیحربازەکان نایەن بەلای ئەو دیاری مندا و لێ دەترسن، چونکە تووشی دەردێکیان نەکات لەناو ئێوەی مرۆڤدا نییە، گەڕوگوڵیان دەکات و خۆیان دەپوکێنەوە و دەیان سووتێنێت. وتم ئەی تۆی چۆن نەسووتان مەگەر تۆ جنۆکەنیت حەسقیلی برام؟ حەسقیل وتی من هەڵم نەگرتووە، بەڵکو من زانیاریم دایتێ کاتی خۆی وەک دیاریەک پێم وتی و پێشم وتی بۆچی باشە. عەلی یەمەنیش بۆی باس کردی بیرتە؟ ئەو کاتە هەمان پرسیارت کرد لە عەلی یەمەنی، ئەویش وەڵامی دایتەوە وتی ئەوە زانیاری ئەوانە داویانە بە ئێمە دژی خۆیان، بەڵام مسڵمانەکانیان بۆ پاراستنی ئێمە ئەمان دەنێ بۆ ئەوەی دوور بین لە خراپەی شەیتانە جنۆکەکان. وتم باشە برا خوا پاداشت باتەوە، ئێستا چی بکەین؟ کەوام وت دەموچاوی حەسقیل تێکچوو نەما، وەک تەشویشی تەلەڤیزیۆنی لێ هات و دیار نەما. منیش ترسام، ڕام کرد دیاریەکەی ئەوم خستە گیرفانم، لە ترسا دەرم هێنا و خستمە ناو دەستم تون گوشیم. هەستم کرد کە سەسیل و حەسقیل لە شەڕدان. ئەوەندەم زانی سەسیل بە ناشرینی خۆی دەرکەوتەوە وتی ماکوان کارێکت بەسەر دێنم لە نەرویجا سجن بکریت و نەڕۆیتەوە لە ژیانتا بۆ کوردستان. منیش تووڕەبووم پێم وت دەکەرەکەر چیت لە دەست دێ بڕۆ بیکە، مادەم هەڕەشە ئەەکەی تۆش فشە دەرچوویت. لە دڵی خۆما وان دانابوو جنسیەکەم ئەبات و ئەیشارێتەوە. ماوەی مانگێک بەردەوام بووم لە ژیانی ئاسایی خۆم و هیچ ڕووی نەدا، نە حەسقیل و نە سەسیل دەنگیان نەبوو. شەوێ لە کار گەڕامەوە، سەسیل لەسەر سوچی کۆڵانەکەماندا وەستا بوو. منیش سیارەم پێ بوو، خێرام کرد و ویستم لێی بدەم کەچی هاتە ناو سیارەکەم. ئەو هیچ و پوچە خەریب و دڵم بوەستێنێ. سەسیل وتی
ئەم شەو وعدەکەی خۆم دەڵەمە سەر ناهێڵم لەم وڵاتە دەرچی. خێرا ئایەتەل کورسیم خوێند و بەدەم زیکرەوە چوومەوە ماڵەوە. وەک ڕۆژانی ئاسایی دەستنوێژم گرت و نانم خوارد و خەوتم. کاتژمێر 5:30 بەیانی لە دەرگای ماڵمان درا. منی ژوام زانی دراوسەکەمانە کەچی بە دەنگی بەرز وتی بیکەرەوە ئێمە مخابەراتی نەرویجین، ئەگەر نەیکەیتەوە دەیشکێنین دەرگاکە تا 5 چرکە دەژمێرین. مەملەکەتی شەیتان بەشی دووەم زنجیرەی دووەم. دەستگیرکردنم لەلایەن پۆلیسەوە. لە دوای ئەوەی لە دەرگا درا و دەرگاکەم کردەوە وتیان ئێمە مخابەراتی نەرویجین و بە فەرمانی حکوومەتی ئیتاڵی دەستگیرت دەکەین، چونکە تۆ لە دوای مەلاکرێکار کەسێکی سەنتراڵی لە ڕێکخراوەکەی مەلاکرێکاردا، واتە کەسی دووەم لە ڕێکخراوەکەیدا. ویستومە کاری تەقینەوە لە وڵاتی ئیتالیا بکەم. لە دوای ئەوەی لە بەردەمی دەرگاکە کە لە بچەکرام هیچ دەسەڵاتێکم نەبوو. بەپەلە چەند کەسێکیان چوونە ژوورەوە، ماڵ و مناڵ بە قیژە و هاوارەوە وتیان چییە؟ منیش وتم پۆلیسە. تەنها مەجالی ئەوەیان دام کە خۆم بگۆڕم. هەموو شتەکانیان لە گیرفانم دەرهێنا و سواری سیارەیەک کران بردیانم بەرەو ئۆسلۆ بە کە لە بچەکراوی. منیش دەستم کرد بە نوێژی بەیانی لە ناو سیارەکەدا. وتم کارەکەم ئاگادار بکەنەوە کە من لەگەڵ ئێوەدام. وتیان ئەو کارت بۆ دەکەین. دوای 1 سەعات چوینە ناو فەرمانگەی مەرکەزی پۆلیس لە ئۆسلۆ. بردیان مەژوورێک و یەکسەر زیندانی کرام. زیندانەکە 2 مەتر بە 2 مەتر بوو. تا چەند کاتژمێرێک وازیان لێ هێنام. دوای ئەوە دەرگایان کردەوە لێم بردیانم بۆ پشکنینی DNA. دوای تەواو بوون گەڕامەوە بۆ زیندانە ئینفرادیەکەم. ژوورەکە تەنها سەکۆیەک و دۆشەکێکی زەردی چەرمی چڵکنی تێدا بوو. دوای ئەوە وتیان خۆت ئامادە بکە بۆ لێکۆڵینەوە. بردیانم بۆ لێکۆڵینەوە. هەمان ڕۆژ بردیانم بۆ لێکۆڵینەوە لەگەڵ مخابەراتدا. ئەم پرسیارە سەخیفانم لێکرا. ساڵی 1999 چۆن هاتووی بۆ نەرویج؟ وەڵامم دایەوە. ناوی خۆت و خێزان و مناڵ و ئیش و کارت چییە؟ وەڵامم دایەوە. ئایا ڕێگەمان پێ ئەدەیت بچینە ناو تەلەفۆن و پاڵتاک و فەیسبوک و ئیمێڵ و شتە تایبەتیەکانت؟ وتم بۆ هەمووی ئازادن و ئەوەشی نایزانن و ناوتان نەبردووە. ئەوانیشم دانێ لە ڤایبەر و سکایپ و هەرچی ترم هەبوو. پەیوەندی من بە مامۆساکرێکارەوە چی بووە؟ وەڵامم دایەوە کە لەگەڵ جەنابیاندا پەیوەندیەکی توندوتۆڵ و برایانە و ئیسلامیانە و خۆشەویستانم هەبوو و زیاتر من بۆ کاری ڕۆژنامەوانی و ئاینی سوودم لەو پیاوە بینیوە. ئایا من لە ڕێکخراوەکەیدا بوونم هەبوو بە ناوی ڕەوتی شاخ؟ لە وەڵامدا ئەوەم پێڕاگەیاندن بە ڕاشکاوانە ئەوەندەی کە من مامۆساکرێکارم ناسیوە خاوەنی هیچ ڕێکخرا و دەستە و گروپێک نەبووە. ماوەی چەند ساڵێک دەبێ من دوور کەوتومەتەوە بە هەندێک هۆکاری تایبەتی لەو پیاوە. ئیتر لەو ماوەیەدا نازانم هیچ ڕێکخراوێکی دروست کردبێ یان نا. ئەوەش مستەحیلە چونکە هەر لە زینداندا بووە. ئایا تۆ لە نەرویجدا شەرع و خلافەتدا دەمەزرێنیت؟ لە وەڵاما وتم نەرویج وڵاتی موسڵمان نییە تا من خلافەت و شەریعەتی تیا بەرپا بکەم. ئەوە خەڵکی وڵات هەڵی دەبژێرن نەک من بڕیار بدەم. هەندێک پرسیاری تر لەوەی چەند کتێبم نووسیوە باز لە چی دەکەن، کتێبەکان ناویان چییە، ڕێکخراوەکەی خۆم بە ناوی بزاف کارمان چییە و گۆڤاری بزاف چییە و زۆری تر. هەموو لێکۆڵینەوەکەی من 2 پەڕەی پڕ نەکردەوە و هەموو بە کۆی گشتی سەعاتێک لێکۆڵینەوەم لەگەڵ کرا. دوایی هێنامیانەوە بۆ زیندان. هەموو ئەو چەند هەفتەیە من لە زینداندا بووم ئەمە لێکۆڵینەوەکەم بووە. ئیتر لە دوای ئەم لێکۆڵینەوە کەس قسەی لە من نەپرسیەوە نزیکەی 40 شەو لە زیندانی ئینفرادیدا بووم. هیچ کەس بۆی نەبوو قسەم لەگەڵ بکات و بمبینێت. تەنها 2 جار خێزانم کە مخابەرات لەگەڵما دانیشتووە بۆ ماوەی سەعاتێک بینیم و جارێکیش مناڵەکانم بۆ ماوەی 1 سەعات بە هەمان شێوە مخابەرات دانیشتووە لەگەڵماندا. بۆ خۆشی فیکڵاکۆم دەکرد لەگەڵ 2 کچەکەمدا. هیچ کام لە متەرجمەکان نەیانتوانی فیکڵانکۆ بکەنە نەرویجی. حکمی حاکمێکی بەهێزی نەرویجی کە پارێزەرەکەی مخابەراتی ئیحراج کرد لەسەر ناردنی من بۆ ئیتالیا و پێشێلکاری سەروەری وڵاتی نەرویج. لە دوای ئەوەی کە بەردەوام لەو ماوەیەی کە دەستگیر کرابووم بەردەوام لێکۆڵینەوەم لەگەڵدا کرا،
مەبەستم لێکۆڵینەوەی گفتوگۆ نەبووە بە تەنها، بەڵکو بە پشکێنەری پزیشکی و گفتوگۆ و هەندێک ڕۆتیناتی تر. هەر خۆشیان پارێزەرێکیان بۆ دۆزیمەوە. خۆشی لەوەدا بوو لە کاتی لێکۆڵینەوەی مخابەراتی نەرویجی پارێزەرەکەم خۆی خەوی لێکەوت بوو. لەبەر چاوی لێکۆڵەرەوەکەی مخابەرات هەڵمساند لە خەوتم، تۆ پارێزەری منی، ئاگاد لێم بێت. وتی باشە، بەڵام ژوورەکە گەرمە، با ئیسراحەتێ وەرگرین. چوو بۆ ئیسراحەت. ئەو شەوە لە زیندانی ئۆسلۆ لە ژوورێکی ئینفرادی 2-2 زیندانی کرام. بۆ بەیانی کاتژمێر 11 بردیانم بۆ زیندانی دادگای ئۆسلۆ، ئەویش هەر 2-2 بوو. لە دەوروبەری کاتژمێر 1-2 برامە بەردەم دادوەر. تا ئەو ساتە وەختەش نەمدەزانی بۆچی گیراوم، بەڵام قسەکەی سەسیلم لەبیر بوو، دەمزانی ئەمە ئەنی ئەوە. تا ئەو ساتە وەختە نەمزانی ئەو تۆمەتانە چییە ڕوبەڕووم دەبێتەوە. بە هەر حاڵ پارێزەری مخابەرات دەستی کرد بە گفتوگۆکردن لەسەر من. لە دڵی خۆما دەمگوت خوایە من چیم کردبێ و چیم ڕوبەڕوو بکرێتەوە. لە دوای ئەوەی پارێزەرەکەی مخابەرات دەستی کرد بە قسەکردن، وتی ئێمە تەنها گومانمان هەیە لەسەر ماکوان. لەسەر گومانی حکوومەتی ئیتالی دەبێت ماکوان تەسلیم بە ئیتالیا بکرێ. ماکوان هەوڵی دا و پلانی گێڕاوە بۆ کاری تیرۆر لە ئیتالیا و بۆیە داوا دەکەین تەسلیم بە ئیتالیا بکرێ. پاشان حاکمەکە منی بان کرد و وتی خۆت بناسێنە و ئەو تۆمەتانەی لەسەر تۆیە چییە؟ چی لەبارەوە دەڵێیت متەرجیمیشت بۆ گیراوە؟ وتم جەنابی حاکم، من نەرویجیم، پێویستم بە متەرجیم نییە. ناوی خۆم و زانیاری تەواومدا. وتم هەموو قسەی بێمانایە و هیچی فڕی بەڕاستیەوە نییە. حاکم وتی کەواتە تۆ نەرویجیت؟ وتم بەڵێ. ئیتر لەوێدا وەزعەکە گۆڕا لە 0 بۆ 100 پلەی سەدی. پرسیار کرا لەسەر من ئایا لە نەرویج لە ماوەی 17 ساڵی ژیانمدا هیچ کێشەیەکی ترم هەبووە لە پۆلیس و مخابەرات. دیار بوو وەڵام درایەوە کە من هیچ کێشەیەکم نییە لە وڵاتی نەرویج، هیچ کات ڕوبەڕووی دادگا و پۆلیس نەکراومەتەوە. حاکم وتی نەرویجی هەرگیز تەسلیم بە وڵاتێکی تر ناکرێ. ئەگەر بەڵگەتان هەیە لەسەری فەرموون لێرە لێکۆڵینەوەی لەگەڵدا بکەن و بەڵگەکانتان بخەنە ڕوو. پارێزەری مخابەرات وتی تا ئێستا هیچ بەڵگەیەکمان بەردەست نەگەیشتووە لەسەر ماکوان، بەڵام بەڵگە هەیە. ئیتاڵیەکان پەیمانیان داوە بۆمان بنێرن. لە دڵی خۆما وتم دیارە ئیمەیل و فاکس و بەریدی ئەلکترۆنیەکان بەکار نایەت لە کاری مخابەراتدا، یان سەسی لە خوێڕی بۆی کۆنەکراوەتەوە. بە هەر حاڵ هیچ تۆمەتێک نەبوو لەسەر من. پارێزەرەکەشم هەستا دەستی کرد بە قسەکردن. من بڕوام وابوو هیچ نازانێ، بەڵام هەستا ئەوەندە قسەی جوانی کرد خەوەکەی لە بەرچاوم سڕیەوە. وتی ئەمانە هیچ بەڵگەیەکیان لەسەر ماکوان نییە و ماکوان خاوەنکارە و خاوەنی 2 مناڵە. ئەگەر بیهێڵنەوە کارەکەی لەدەست دەدات و پاشان هیچ بەڵگەیەکی کۆنکرێتی نییە تا فەرمانی دەستگیرکردنی بۆ دەرچێ. پارێزەرەکەی مخابەرات وتی بە یاسای 17 و 18 و یاسایەکی تریشی ورد لەبیرم نەماوە. ئێمە دەمانەوێ ماکوان دەستگیر بکەین، چونکە ماکوان کەسێکی سەنتراڵە و ئەگەر بچێتە دەرەوە هەموو بەڵگەکان دەشێوێنێ. واتە لە دوای ئەوەی بەڵگە نەبوو بەم یاسایە داوایان کرد من دەستگیر بکرێم، چونکە من بەڵگەکان دەشێوێنم. لەسەر بنەمای قسەکەی پارێزەرەکەی مخابەرات داوای 3 هەفتەی زیندانی لە حاکم بۆ کردم. پارێزەرەکەم دەستی کردەوە بە قسە وتی من هیچ هەنجەتێک نابینم بۆ دەستگیرکردنی ماکوان. بەڵام حاکم وتی پاش کەمێکی تر حکومەکە دەردەکەم. من دیسانەوە کەلەپچە کرام و سواری سیارەی پۆلیس کرام و دوای سەعاتێ لێخوڕین گەشتمە زیندانێ بە ناوی ئۆلسمۆ یاخود ئۆلشمۆ. هیچم نەدەزانی. دیسانەوە بۆ زیندانی ئینفرادی و نازانم حاکم چی وتووە. بەڵام ئەم ژوورە لەم زیندانەدا نوێیە، 3-2 بوو، مێز و کورسی و تەلەڤیزیۆنێکی تێدا بوو. منیش تیڤیم کردەوە بێ ئەوەی خەیاڵم لای حکومەکەم بێ. تەماشام کرد لە تەلەڤیزیۆن باسی من دەکا، دەڵێ ئەو کەسەی تەمەنی 38 ساڵە و خاوەن 2 مناڵە 2 هەفتە زیندانی بۆ بڕایەوە. لەگەڵ ئەوەشدا هیچ کەس بۆی نییە سەردانی بکات و هەموو شتێکی لەژێر کۆنتڕۆڵدا دەبێت. بە هەر حاڵ هیچ چارەم نەما.
خەم دایگرتم لەوێدا قورگم پڕبوو لە گریان، نەک بۆ خۆم بەڵکو بۆ ئەوانەی کە زیندانن بەناحەق و بۆ ئەوانەی خاوەن مناڵن. چاوەڕێ بووم تا 2 هەفتەکە تەواو بوو. دیسانەوە خۆم ئامادە کردەوە بۆ ئەوەی بچمەوە بۆ دادگا، بزانم لە دوای ئەم 2 هەفتەیە لە ئیتالیاوە بەڵگەی تر دەنێرن. هیچ کام لە سەسیل و حەسقیلیش دیار نەبوون. دوای ئەوەی کە 4 هەفتەی ترم بۆ نوێ کرایەوە، دەست بەجێ ئەم جارە داوای تێ هەڵچوونەوەم کرد، واتە ئیستئیناف. دادوەر قبوڵی کرد. بە پارێزەرەکەمی وت ماوەی 3 ڕۆژتان لە بەردەمایە بۆ تانەدان لە حکومەکەی ماکوان. پاشان ڕاستەوخۆ بە مخابەراتی وت ئەگەر بەڵگەی کۆنکرێتی نەهێنن، ئەوە ئیتر ناتوانین لەوە زیاتر ماکوان دەست بەسەر بکەین، چونکە من لەسەر هیچ بەڵگەیەک دەست بەسەر و ڕاگیراو نەکرابووم لە زیندان، بەڵکو تەنها لەسەر قسەی ئیتالیا کە نەرویجی ڕاست باردووە بەوەی ئەگەر لە دەرەوە بم، ئەوە من پەیوەندی بە خەڵکەوە دەکەم و بەڵگەکان دەشێوێنم. لە کاتێکا ئەمە قسەیەکی زۆر نامەعقول بوو. ئاخر باشە ئەگەر ئەو خەڵکە گیراون چۆن بەڵگە دەشێوێنرێت و من چۆن دەتوانم پەیوەندیان پێوە بکەم. بە هەر حاڵ هەستم دەکرد شتێکی زۆر نەئاساییە و هەردەستی شەیتانی ئینس و جنی تێدایە. من بەردەوام بووم لە زیندان. لە ماوەی 2 هەفتە کتێبێکم نووسی بە ناونیشانی ئاوێتەبوون و خۆڕازاندنەوە بە سیفاتی پەروەردگار. شیکاری لەسەر ناوە پیرۆزەکانی خۆی گەورە دەکەم، چۆن بتوانین لە ڕێگەی سیفاتەکانیەوە خۆمانی پێ کامڵ بکەین، وەک مرۆڤ کە بە 116 لاپەڕی ئەم دیوە و ئەو دی و واتە 232 لاپەڕە کۆتایی هات لە زینداندا. بەڵام بۆ چاپ لەوانەیە هەندێک دەستکاری تری بکەم. سەرقاڵ بووم بەمەوە. پاشان کتێبێکی ترم نووسی 57 لاپەڕە تەواوم کرد، واتە 114 لاپەڕەی ئەم دیوە و ئەو دی و کە باز لە کۆتایی مێژوو دەکەم. ڕەخنەیە لەسەر فکری شارستانی ڕۆژئاوا بە ناوی کۆتایی مێژوو، فرانسیسۆ فۆکایاما. سەرقاڵ بووم بەم نووسینانەوە. کاتەکانم دابەش کردبوو. زۆر بێمەجال بووم. کاتم تەرخان کردبوو ڕۆژی 2 جوزء قورئان بخوێنم. بەیانیان سەعات و چارەکێکم دەویست بۆ جوزئێک، شەوانیش 1 سەعات. اینجا سەرقاڵی فەرمودە قودسیەکان بووم. شەرحی ئیمامی نەوەویم لابوو بە شیکاری شێخ عوسەیمینی و لەگەڵ تەفسیرە نایەبەکەی سەید قوتب. لە کتێبخانەی زیندانەوە زیاتر لە 15 کتێبم بۆ هێنرا و دەستم کرد بە خوێندنەوە و نووسین. هەندێک کاتی ترم دانابوو بە تەماشای تەلەڤیزیۆن لەوانەی کەناڵی کوردساتم هەبوو، لەگەڵ کەناڵی پارتی و گەلی کوردستان و کۆمەڵەی ئێران، لە کەناڵە عەرەبیەکانیش دووبەی و 2 کەناڵ واتە دراما و سپۆر و کەناڵی قورئانی کەریم، لەگەڵ سکای نیوز. کاتژمێر دەی هەموو شەوێ تەماشای درامایەکم دەکرد لە کوردستان. زۆر بەلامەوە خۆش بوو، بە ناوی سەردەمی شکۆمەندی. تا زنجیرەی سین بینی لە زینداندا. بە هەر حاڵ ڕۆژی 19 مانگی 12 واتە ڕێکەوتی هەینی دەستنوێژم گرت. کاتژمێر 12 نیوەڕوو بوو. وتم ئەمڕۆ جومعەیە، نوێژەکەم تەئخیر دەکەم بۆ کاتژمێر 1. هەموو ڕۆژێک کاتژمێر 12:30 بۆ 1 سەعات دەیان بردمە دەرەوە بۆ هەڵمژینی هەوای پاک. لە ژوورەکەمدا جەڕەسێک و مایکرۆفۆنێکی تێدا بوو. لەگەڵ ڕسێپشندا قسەم دەکرد. ئەگەر سرم بە ئێشایە داوای حەبوو یا دەرمانێکم دەکرد. کاتژمێر 12:30 زەنگیان لێدا وتیان خۆت ئامادە کە دەچیتە دەرەوە. منیش وتم کاتی نوێژە، کاتژمێر 1:10 دەچمە دەرەوە. کابرای پۆلیس وتی ماکوان، مەبەستم ئەوەیە تۆ دەچیتە دەرەوە بە تەواوی، هیچت لەسەر نییە و بە هەڵە گیراویت و بەڵگەمان لە بەردەستدا نییە بۆ هێشتنەوەی تۆ. لە ڕاستیشدا من حکومەکەم 8 ڕۆژی تری مابوو تەواوی بکەم، واتە 25 مانگی 12 ئازاد دەکرام. کەوای وت لە خۆشییا سرم کردە سەر سجدە و ئەو هەر قسەی دەکرد، دەیوت شتەکان کۆکەرەوە، پاش کەمێکی تر دەچینە دەرەوە. من هەر وەڵامم نەدایەوە. هاتن و ئازادیان کردم. بەڵام بۆچی گرتیانم، بۆچی ئازادیان کردم، ئێستاش نازانم. چی لەسەر من بوو هەر نازانم. دوای ئەوە کە هاتمە دەرەوە، لە کەناڵەکانی نەرویجیەوە باسییان لەوە دەکرد کە من هیچ تاوانێکم نەبووە، بەڵکو هیچ بەڵگەشم لەسەر نەبووە کە دەستگیر کراوم و نەرویج بڕیاری گرتنی نەداوە، بەڵکو ئیتالیا بووە. پاشان هەر بە فەرمانی ئیتالیاش ئازاد کراوم.
دوای ئەوە کە چوومەوە بۆ سەرکارەکەی خۆم، ئەوانیش پارەی 1 هەفتەیان لێ دزی بووم، دەڵێن بەبێ هۆکار ڕۆیشتووە و ئیشەکەشم لەدەستدا. ئەوەش بەسەرهاتی گرتنەکەمە کە سەسیل هەڕەشەی لێکردم. لە دوای ئەوە بێ ئیش بووم، بە دوای کاردا دەگەڕام. ڕۆژێ لە دەرەوە سەسیلم بینی کە هات بەرەو ڕووم. دەستم دایە بەردێک پیایدا بکێشم کە زانی زۆر تووڕەم لەبەر چاومانەما. ڕۆژانە بە دوای کاردا دەگەڕام تا کارێکی ترم دۆزیەوە، سوپاس بخوا بەردەوام بووم بەو کارەوە. اینجا ڕۆژێک حەسقیلم بینی لەگەڵ کچێکی زۆر جوان، لە ناسک ناسکتر بوو، لە جوانی جوانتر بوو. لە تاو جوانی ئەو کچە حەسقیلم لەبیر چۆوە. وتم حەزە گیان ئەمە کێیە؟ وتی ئەمە حەنانەیە. وتم حەنانە کێیە؟ وتی خزمی خۆمانە، حەز دەکات تۆ بناسێ. وتم حەنانە تۆ خزمی حەسقیلی یا خزمی منی؟ حەنانە وتی من تەرەفی تۆم، چیت بوێ من ئەوەی تۆم. ماکوان و حەنانە. تەعاروفمان لەگەڵ ئافرەتێکی جنۆکەدا کرد لە ڕێگای حەسقیلەوە بە ناوی حەنانە. جوانی حەنانە خەیاڵی بوو. پرسییم حەنانە خەڵکی کوێیت بۆ ئەوەی هەندێ مجاملەی بکەم. حەنانە بە پێکەنینەوە وتی من خەڵکی وڵاتی ماکوانم. ئەرێ بەڕاست ئێوەی مرۆڤ بۆ وەک خۆتان بیر دەکەنەوە. سیستەمی ژیانی ئێمە وەک ئێوە نییە، بە تایبەتی من و حەسقیل کە لە تایەفەی عیفریتین. وتم بۆ ئێوە وڵاتتان نییە؟ حەنانە وتی نا، من بە ئاسمانەوە هاتوومە دەژیان. بە پێکەنینەوە وتم خۆم ڕۆ، بۆیە لە تەیارە دەچیت. حەنانە وتی ماکوان، من پێویستە بێمە ناو لاشەی تۆ بۆ ئەوەی هیچ کام لەو جنۆکانەی سەسیل نەیەتە ناو لاشەی تۆ تا سیحرەکە بەتاڵ دەکەینەوە. وتم جا ئەم سیحرەکەی بەتاڵ دەکرێتەوە؟ حەنانە وتی ئەی حەسقیل پێی نەوتی دەبێ بگەڕێیتەوە کوردستان و لەوێ بەتاڵ کرێتەوە؟ بەشەکەی تری لە کەرکووکە لە ماڵی خەسووی ئەو ژنەی کە کێشەکەی بۆ دروست کردی. وتم ڕووناخان؟ وتی بەڵێ. وتم حەنانە، بۆ من ئاساییە بەم هەموو جوانیەوە گوناه نییە بیتە ناو لاشەی من؟ تۆ ئافرەتی، من نازانم ئایا لە ڕووی شەرعیەوە جائیزە یان نا، دەبێ پرسیار بکەم. حەنانە وتی لە شەرعدا شتێک هەیە بە ناوی کەمترین زەرەر. تۆ ئەبێ بزانی ئەگەر من نێمە ناو لاشەت و پارێزگاریت لێ نەکەم، ئەوە دڵنیابە سەسیل جنی تر دەنێرێ و ئازارت ئەدەن. بەڵام ئەگەر بزانرێت من لە ناو تۆدا نیشتەجێ بووم، ئیتر ناتوانن بێن، بە تایبەت من کە مێینەم. وتم ئاساییە، بەڵام تۆ ئەچیتە لاشەی منەوە چی ئەکەیت؟ واتە لە ناو لاشەی مندا ئۆتێلە خۆشی چییە کە ئێوە دەچنە ناو لاشەی ئێمە؟ حەنانە وتی بۆ ئێمە هیچ خۆشیەکی تێدا نییە، بەڵکو زۆر قورسە و هەموو جنۆکەکان ئەوەیان پێخۆش نییە. تەنها شەیتانەکان پێیان خۆشە بۆ ئەوەی مرۆڤەکان تووشی تاوان بکەن و لە خوا دووریان بخەنەوە. وتم لە ناو ئێوەدا شەیتان هەیە کە ئەیفریتن؟ حەنانە وتی بەڵێ، شەیتان لە ناو هەموو تایەفەی جنۆکەکاندا هەیە. شەیتان پۆست و مەنسەبە. ئێوەی مرۆڤ ناوتان لێناوە شەیتان. وتم باشە، من سرم لەوە دەرناچێ. لە ناو مەسیحی و جوولەکە و تەنانەت ئاینی هیندێکاندا بە هەمان شێوە باسی ئێوە دەکەن و لە لاشەی خەڵکیدا دەرتان دەهێنن و هەندێکیشیان بە ڕۆحی شەڕەنگێز و پیس ناوزەندتان دەکەن. ئەی ئەمەیان چییە؟ حەنانە وتی بڕوا بکە ماکوان، هەمووی درۆ و دەلەسەی خۆیانە و شەیتانەکان لەگەڵ ئەواندا تەنها لەسەر بنەمای سیحر و جادو ڕێکەوتون و بەو شێوە کار دەکەن. هیچ پەیوەندی نییە بە خواناسی و دەرکردنی جن لە ناو لاشەی خەڵکیدا لە ڕێگەی تەورات و ئینجیل و ئەوانی تریش. بەڵام هیچ نییە، هەر قسەیە و ئەوان بەردەوام لە تاواندان. بۆ ئەوەشی کە بینیوتە بە ناوی تەورات و ئینجیل و هەر ناوێکی ترکە دەکرێ،
هەمووی سیحر و جادووە و هیچی تر بە کوردی خۆتان دیکۆرە. تاکە کاریگەری لەسەر جنی خراپەکار و شەیتان وەک ئێوەی مرۆڤ دەڵێن قورئانی پیرۆزە. وتم تێم گەێنە لەوەی لە ناو لاشەی ئێمەدا ئێوە چکارن. ئەگەر تۆ لە ناو لاشەمدا نەبیت ئەوان چی دەکەن و تۆ چی دەکەیت؟ حەنانە وتی باش گوێ بگرە و بە هاوڕەکانیشت بڵێ من ئامۆژگاری دەکەم بەوەی ئێمە هیچ توانایەکمان نییە بەسەر ئێوەدا. ئەوە خۆتانن دەرگای وەسوەسە بۆ جنۆکە خراپکارەکان و شەیتان ئاساکان دەکەنەوە کە ئەو جۆرە کارانە بکەن. دەنا ئێمە هیچ دەسەڵات و توانایەکمان نییە بەسەر ئێوەدا. من وا تەمەنم 670 ساڵە. وتم چی؟ بۆ خاتری خوا 670 ساڵ؟ هەر ئەم ساڵی خۆمان کە حسابی دەکەین بەڕاستە یا درۆم لەگەڵەکەیت؟ حەنانە وتی ناماکوان درۆت بۆ لەگەڵ بکەم. سیستەمی ژیان لای ئێوە زۆر جیاوازترە لە سیستەمی ژیان لای ئێمە. وتم تۆ زۆر ڕۆشنبیر دیاریت، زانیاری باشت لایە، بە ئوسلوب و قسەکردن تا دیارە، بەس ئەم دەم و چاوە جوانە کە تۆی پێدەبینم وام زانی ساڵی 95 لەدایک بوویت. حەنانە وتی ئاخر دەبێ ئەوە بزانی ئەوەی فێر بووم لە ئێوەی مرۆڤ فێر بووم. هەموو قورئانم لەبەرە، لە زۆربەی زانستە ئیسلامیەکان شارەزام، لە زۆربەی زانکۆکانی جیهاندا ئامادەییم هەبوو بۆ وەرگرتنی زانیاری. خۆ لە ناو جنۆکە قوتابخانە و پەیمانگا و زانکۆ و ئەو دەستگایانە نییە، بەڵکو هەموو لە ئێوەی مرۆڤەوە فێربووین و وەرمانگرتووە. بڕوا بکە ماکوان جاهیلترین ئومەتێک لەسەر ئەم زەویەدا ئێمەی جنۆکەین. بەداخەوە هەندێ لە ئێوەی مرۆڤ زۆر ئێمەتان گەورە کردووە. وتم چۆن ئێوەمان گەورە کردووە؟ حەنانە وتی بۆ نمونە خەڵکی کە تووشی فەشەل دەبن خۆی کەسێکی دۆڕا و فاشیلە، دەڵێ سیحرم لێکراوە، جن چۆتە لاشەم، زۆر ئافرەتان هەیە دەڵێ جنۆکە لەگەڵما خەوتووە. هەموو ئەمانە بۆ پاساوهێنانەوەی فەشەلی ئێوەی مرۆڤە. خۆی زینای کردووە دەیێنێت بەسەر ئێمەدا. وتم قسەکانت خۆشە، کەواتە ئەم سیحر و شتانش کە لە من کراوە ڕاست نییە. حەنانە وتی با ڕاستە، بەڵام لە بارستایی خۆی زیاترتان کردووە. بۆ نمونە ئەگەر 5 کیلۆ بێت ئێوە کردوتانە بە 1000 کیلۆ. وتم ئەوەندە جیاوازی هەیە؟ حەنانە وتی جوان گوێ بگرە و تەماشا بکە، بزانە خۆت جیاوازیەکە نابینیت و هەستی پێ ناکەیت. وتم ئادەی تەماشای چی بکەم؟ حەنانە وتی خوای پەروەردگار لە قورئاندا لە باسی شەیتاندا چی دەفەرمێ؟ وتم زۆری فەرمووە لەو بارەیەوە، نازانم مەبەستت چییە؟ حەنانە وتی دەزانم، بەڵام لەبارەی شەیتانەوە دەفەرمێ ئینە کەیدە الشەیطان کانە ضەعیفە، واتە بەڕاستی پلانی شەیتان زۆر پلانێکی لاوازە. خوای پەروەردگار بۆ ئێوەی باز دەکا خۆ بەرامبەر بە خۆی نییە تا بڵێ پلانی شەیتان بەرامبەر بە زاتی ئەڵڵاه لاواز بێ. شەیتانەکان هیچی پێ ناکرێ بەرامبەر خوا. خۆت ئەوە باش دەزانی وایە؟ وتم بەڵێ وایە. حەنانە وتی دەیکە مادام وایە ئیتر شەیتان هیچی پێ ناکرێ. ئێوەی مرۆڤن شەیتانتان گەورە کردووە، ئەزانی؟ وتم زیاتر ڕوونی کەرەوە حەنانی بەڕێز. حەنانە وتی خوای گەورە لە قورئاندا دەفەرمێ کاتێ مرۆڤەکان پلان دەگێڕن شاخ دەتوێنێتەوە. ئەوە دەقی ئایەتەکەیە. أعوذ بالله من الشيطان الرجيم وقد مكروا مكرهم وعند الله مكرهم وإن كان مكرهم لتزول منه الجبال. واتە پلان و فێڵی مرۆڤ ئەوەندە بەهێزە شاخ دەتوێنێتەوە. دەیکەواتە خوا عیب نییە بە قسەی خوا ناکەن و خۆتان بەشتی خوڕافیاتەوە کە ئێمەی جنۆکە هیچمان بۆ ناکرێ سەرقاڵ کردووە. وتم ئەمەی تۆ باسی دەکەی وایە، بەڵام تەماشای سەسی بکە چەند جار هەڕەشە لە من دەکات و هەڕەشەکانیشی دەباتە سەر. حەنانە وتی وانییە، ئەوە تەنها ئاگاداری مەلەفی تۆیە، دەنا ئەو هیچی پێ ناکرێ. یەک کار کە توانیوێتی بیکات زانیاری پێشوەختی دەستکەوتووە تۆی ئاگادار کردوتەوە یان تۆی پێترساندووە. تۆش ئەوت لا زۆر مهم بووە، دەنا هیچی پێ ناکرێ. بەو بیرکردنەوەی ئێوە بێت ئێمەی جنۆکە و شەیتانەکان
یەک مرۆڤمان نەدەهێت لەسەر زەویدا کە دادەنیشین لە ناو خۆماندا ئێمەی جنۆکە هەزار خۆزگە بە ئێوە دەخوازین و خواخوامانە کە مرۆڤ بووینایە. وتم ئەی ئەم هەموو کاریگەری سیحرە چییە لەسەر ئێمەی مرۆڤ و سیحر دەکەن و جنۆکەکانی لای ئێوەش بەشدارن و خەڵک دەبەستن و خەڵک دەکەنەوە، نوشتەی ڕەش دەکەن و نازانم ئەنواع و ئەشکاڵ شتی قۆڕ و بێمەعنا دەست دەکەوێت لای ئێوەی جنۆکە. حەنانە وتی بڕوا بکە ماکوان، ئەوانە هەمووی خۆتانن. ئێوەی مرۆڤ کە ئەم کارە قۆڕ و بێمەعنایانە دەکەن دووشت زۆر گرنگە بیزانی. یەکەم ئەوەیە کە ئێوە مافی شەیتانتان خواردووە، ئەو لە کەمیندایە بۆ ئێوە. دووەم لە جیاتی ئەوەی لە کەمینەکە ڕاکەن کە چی هاوکاری دەکەن. وتم ئاخر چۆن هاوکاری دەکەین؟ حەنانە وتی ئەگەر من پێت بڵێم بڕۆ ناو چاڵێک پڕە لە ئاڵتون، لەو چاڵە هەنگوینی تێدایە، پاشان چوویت و جلەکانت پیس بوو، لە ناو چاڵەکە لە جیاتی ئاڵتون پڕ بوو لە بەرد و لە جیاتی هەنگوینیش زێراب بوو. دوای ئەوە کە هاتیتە دەرەوە هەموو گیانت قوڕا و پیسی بوو، خۆت تووڕەکرد بەسەر مندا، چوویش کاتت لێکردم لای حاکم و هەموو باسەکەت بۆ کرد. حاکم دەڵێ کێ بوو؟ وای پێوتی تۆش دەڵێ حەنانە. دەڵێ حەنانە کێیە؟ دەڵێ جنۆکەیە یان شەیتانە. حاکم ناڵە بیبن بۆ شێتخانە؟ وتم بەرێ وەڵڵا بە شێتم دەزانێت. حەنانە وتی کاری جنۆکە و شەیتانەکانیش ئەوەیە، هەرچیتان پێ دەڵێن بە قسەیان دەکەن و دواییش بە لعنەتیان دەکەن. ئەوە ئێوەی مرۆڤی خراپەکارن کە دەبێت بە لعنەت بکرێن. من پاکانە ناکەم بۆ شەیتان، ئەو تەنها بانگتان دەکات، ئێوەش وەڵامی ئەدەنەوە. خوای گەورەش لە قورئاندا باسی کردووە، بەڵام ئێوەی مرۆڤ عەقڵتان پێناشکێ. وتم لەکوێ قورئاندا باس کراوە ئەم باسی تۆ دەیکەیت؟ حەنانە وتی لە سوورەتی ئیبراهیم ئایەتی 22 خوای گەورە باسی دەکا. واتای ئاەتەکەش ئەمەیە کاتی هەمووشت تەواو دەبێ، بەهەشتیەکان دەچنە بەهەشتە و دۆزەخیەکان دەخرێنە دۆزەخ. شەیتان بە فەرمانی خوا دێتە قسە و ڕوبەڕووی پەیڕەوانی دەڵێ بەڕاستی خوا بەڵێنی ڕاست و دروستی پێ ڕاگەیاندبوون، منیش بەڵێنی درۆ و نادروستم پێدان. جا توانیم گومڕاتان بکەم و لە ڕێبازی ڕاست وێڵتان بکەم و نەبێ من هیچ دەسەڵاتێکم بەسەر ئێوەدا هەبوو بێ جگە لەوەی بە وەسوەسە و خەتەرە و خەیاڵ بانگم کردن بۆ خوانەناسی و تاوان. ئێوەش بەدەم منەوە هاتن و بە قسەتان کردم، ئیتر سەرزەنشت و لۆمەی من مەکەن، بەڵکو سەرزەنشت و لۆمەی خۆتان بکەن کە ئاوا گێلانە بێبیرکردنەوە بە قسەتان کردم. ئەمڕۆ من ناتوانم بەهانا و هاواری ئێوەوە بێم، ئێوەش ناتوانن بەهانا و هاواری منەوە بێن. بێگومان من باوەڕم نەبوو بەوەی کە کاتی خۆی منتان کردبوو بە شەریک و هاوبەش لە پێشدا. بەڕاستی ئەم ڕۆستەمکاران سزای زۆر بە ئێش دەدرێن. وتم ڕاستە. حەنانە وتی کەواتە ئێوە کە خاوەنی عەقڵێک و ژیریەکی زۆر بەرفراوانن لە ماوەیەکی کەمدا بەدەستی دەهێنن. منیش ماوەی 200 ساڵ زیاتر گەڕاوم تا توانیمە ببمە خاوەنی زانست. خۆتان تاوانبارن، بۆیە من ئامۆژگاری دەکەم ماکوان کەسایەتیەکی بەهێز و بەتوانات هەبێ کە هەر بوشتە ڕوبەڕووی ئەو هەموو خوراافاتە ببەرەوە کە بە ناوی ئێمەوە ئێوەی مرۆڤ دروستان کردووە، پارەی پێ پەیدا دەکەن، مافی خەڵکی پێدەخۆن. وتم قسەکانت زۆر جوان و لۆژیکین، بەڵام پارادۆکس دەبینم لە قسەکاندا، هەمووی دش بە یەکە. حەنانە وتی لەکوێدا دش بە یەکە؟ پێم بڵێ با بۆ دڕۆم کەمەوە. وتم لەوەی کە دەڵێیت ئێوەی مرۆڤ بەهێزترن و جنۆکە لاوازە کە چی سیحر لە من کراوە دەبێ بچم بەتاڵی بکەمەوە. ئەمە توانا و هێزی ئێوە دەرناخا؟ یاخود ئەگەر ئێوە نەبن من چۆن بمزانیایە کە ئەم سیحرەم لێ کراوە؟ ئەی ئەو سەسی لە خوێڕیە ئەوە نییە لێم بووە بە سیکۆتین و لێم نابێتەوە؟ حەنانە وتی ئاخر خەتای خۆت بووە بۆ سیحرەکە، خۆت توانات نەبوو بەتاڵی بکەیتەوە وەک ڤایرۆس تووشیان کردوویت، ئەوە خۆت تاوانباری، ئەی پێشتر بۆ وانە بوویت. وتم ئەی لە لاشەی مندا چی دەکەیت تۆ واچوویتە ناوی؟ حەنانە وتی تۆ بلیت ببڕە بگەڕێرەوە بۆ کەرکووک، لەوێ قسە دەکەینەوە، یەکتر دەبینین. ئێستا من دەڕۆم و تۆش بڕۆ بۆ سەر کارەکەت. ئەم حیوارە بەدەم ڕێگاوە بوو بۆ کار ڕوویدا.
بە قسەم کردن و دەستم کرد بە کڕینی بلیت بۆ کوردستان. دوای گیرانەکەم بە 3 مانگ بڕیارمدا بگەڕێمەوە بۆ کوردستان و سەردانی کەسوکاریش بکەم. بلیتم بڕی بۆ کوردستان لە ڕێگای ستۆکۆڵم سلێمانی. ڕۆژێک سەسیلم بینی لە دوورەوە وتی نایەڵم بڕۆیتەوە، ئیتر دیار نەما. منیش هیچ گوێم پێ نەدا. لە ئۆسلۆوە سواری فڕۆکە بووم بۆ ستۆکۆڵم. دابەزیم لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئایرلاندا سوید. چاوەڕێی فڕۆکەی ستۆکۆڵم سلێمانیم دەکرد. کە چوومە ناو گێتەکەی خۆم واتە شوێنی وەستانی فڕۆکەکە پشکنین کرایەوە بۆ جاری دووەم، تەنها بۆ پاسپۆرت. بۆ ئەو فڕۆکانەی کە دەچنە دەرەوەی ئەوروپا پێویستە جارێکی تر پاسپۆرت نیشان بدرێتەوە. نیشانم دا و کەوتنە قسەکردن لەگەڵ هاوڕێ پۆلیسەکانیاندا و هەندێ تەماشای کۆمپیوتەریان کرد و ئەوەندەم نەزانی 2 پۆلیسی سویدی هاتن کە لەپچەیان کردم. فڕۆکەکەشم نیو کاتژمێری ماوە بۆ فڕین. دەستگیر کرام و بردیانم بۆ زیندان. لە زیندانی فڕۆکەخانەوە بۆ زیندانی ستۆکۆڵم. دوای ئەوەی کە بردیانمە پشت پشکنینی فڕۆکەخانە دایان نیشانم و دوای نیو سەعات ژنێکی پۆلیس هاتە لام و وتی ماکوان تۆ ناتوانی سەفەر بکەیت، ئێمە ئەتنێرینەوە بۆ ئیتالیا، پۆلیسی ئەنتەرپۆڵ بەدواتەوەیە. کە وای وت زۆرم پێ ناخۆش بوو، بەڵام ڕاستەوخۆ سرم کردە سەر سوزدە و سوپاسی پەروەردگارم کرد. ئافرەتەکە بەجێی هێشتم. منیش لە جێگای خۆم لە ژوورەکە دانیشتمەوە. تەلەفۆنم بەدەستەوە بوو. مامۆستا عەبدوڕەحمان محەممەد عارف لەسەر خەت بوو لە فەیسبووک. وتم کاکە کۆڕ و هەموو چالاکیەکانم هەڵوەشێنەرەوە، من گیرام و تەسلیم بە ئیتالیا دەکرێم. تکایە هەوڵ بدە کە سوکار و خێزانم ئاگادار بکەرەوە ئەوان گەشتوونەتە سلێمانی. هەر لە دوای ئەوە بە تەلەفۆن کوڕێکی برادری خۆمم ئاگادار کردەوە لە نەرویج کە گیرام بۆ مەحامیەکەم ئاگادار بکاتەوە. چارم نەما، خۆم ئامادە کرد بۆ ئەوەی تەسلیم بە ئیتالیا بکرێمەوە. ئەو شەوە لە زیندانی فڕۆکەخانە مامەوە. بۆ بەیانی هێنامیانەوە بۆ زیندانی ستۆکۆڵم. هیچ کەس بانگی نەکردم، کەس لێی نەپرسیم. سەر ئێشەیەکی زۆر قورسم بۆ هاتەوە. داوام کرد لە پۆلیسەکانی زیندان کە حەبێکی سەر ئێشەم بۆ بهێنن. پۆلیسێکی هەتا بڵی خوێڕی حەبەکەی بۆ هێنام و فڕیدایە سەر زەویەکە بۆم. منیش بە هەرچی هەیە هاتمە خوارەوە بە هەموو پۆلیس و سوید و مەلیکەکەشیان. ئەوەش لەو دەستگای پۆلیسە کار دەکا. ئەوەندەش سەر ئێشەکەم تون بوو دامی بەسەر زەویدا و تا ماوەیەک بێهۆش کەوتم. ئەو شەوە مامەوە لە زیندان لە ستۆکۆڵم. بۆ بەیانی باشتر بووم. نەم دەزانی کاتژمێر چەنە. بانگی پۆلیسەکانم کرد، وتم دوێنێ یەکێک لە ئێوە ئەو کارەی کردووە. پۆلیسێکیان کەوام وت گوێی لێبوو، وتی داوای لێبوردن دەکەین، کارێکی زۆر نەشیاوی کردووە. پاشان وتم دەمەوێت کاتی نوێژەکانم بزانم. من نازانم سەعات چەندە، من موسڵمانم، دەمەوێت نوێژ بکەم. تکایە کاتەکانم پێ بڵێن بۆ ئەوەی کاتی نوێژەکان بدۆزمەوە. کەوام وت کەسێکی لێبوو لە بنەڕەتدا عەرەب بوو، ناوی عەلوش بوو، کارمەندی دەستگای پۆلیسی سویدی بوو. بەتانیەکی زیادەی بۆ هێنام و خواردنی بۆ هێنام. فەلافلی هێنا، هەندێ شەربەت و ساردی و نانی هێنا و وتی بیخۆ، هەرچیت پێویست بوو ئەمڕۆ منی لێم بۆ دێنم. وتم حەبی سەرێشم بۆ بهێنە، زۆر سرم دێشێ. خوا هەڵناگرێ هەمووی کرد. کاتی نوێژی عەسر بوو. خاولیەکم کردە بەرماڵ و چوومە ناو نوێژەوە. زۆر دڵم پڕ بوو. دڵپڕبوونەکەشم لەبەر ئەوە نەبوو کە بترسم، بەڵکو لەبەر ئەوە بوو کە هیچم نەکردووە و ئیتاڵیام نەدیوە. ئەو ماوەیە کە ژیاوم لە نەرویج ژیاوم، زوڵمێکی زۆر گەورە بوو لێم دەکرا بەبێ هیچ شتێک تەسلیم بە ئیتاڵیا بکرێم. خەمی هیچم نەبوو. دەمزانی لەوێش بێت هەر ئازاد دەبم، بەڵام بەزەییم بە ئانا و لیندا دەهاتەوە. منداڵم و پێویستیان بە باوکە. لە ئەوروپا کە سوکار زۆر کەمە، وەک کوردستان نییە، تا پور هەبێت نزیک بێت و مام و خاڵ و هەمووی لە یەک شاردا بن. تۆزێک خەفەتی ئەوەم دەخوارد، دەنا هیچ شتێک بە خەیاڵی ماکواندا نەدەهات. هەر سوپاسگوزاری خۆی پەروەردگار بووم. لە نوێژەکەدا بیری ئانا و لیندام کەوتەوە. قورگم پڕ بوو لە گریان. هەر چۆن بوو نوێژەکەم تەواو کرد بە گریان و هەنسکەوە. بەڵام کە تەواو بووم، ئانا و لیندام لەبیر چۆوە.
فرمێسکم بۆ منداڵی بێباوک و زیندانیانی مەزلومی ئەم جیهانی ئیسلامیەم دەڕێشت. بیرم لەوە دەکردەوە چەندە موسڵمان هەبێ بەبێ تاوان و تۆمەت سیناریۆی بۆ دروست کراوە و منداڵەکانیان بێنازن. ئاخۆ چەند مناڵی لارەملی بێباوک دایکی بەڕووی سوورەوە پارەی پێ نییە ئێوارەخوانێک بۆ مناڵەکانی بڕازێنێتەوە. جاوا ڕازاندیەوە بۆ مناڵەکان بەبێ باوکتامی چییە؟ چەند ئافرەتی بەڕێزی محاجەبەی بێناس هاوسەرەکانیان لە زینداندا کەس نییە خۆشەویستیان بۆ دەربڕێ. زۆر بیری ترم دەکردەوە لەوەی کە زیندانەکان چەندە مەزلومن، هیچ دەسەڵاتێکیان نییە. هاوارم دەکرد خوایە فریایان کەوە، بە دەنگی بەرز هاوارم دەکرد خوایە گیان فریایان کەوە. ئەو دیمەنی خەڵکم دەهاتە بەرچاو زیندانەکەی خۆم لە چاو خەڵکی مەزلومدا لێبوو بووە وتێلێکی 5 ئەستێرە. لە تاو ئەوان خۆمم لەبیر چووبەوە، دەمزانی مام و خاڵ و پور و نەنکیان زۆرە. سوپاس بۆ خوا مناڵی من کێشەی نییە و پەکیشیان نەکەوتۆ لە پارە. بەڵام خۆم ئازارەکەم چەشت بەزەیم بە خەڵکی تردا دەهاتەوە. بۆیە چەند جار هاوارم کرد خوایە گیان فریایان کەوە. لە دەرگاکەم درا، عەلووش هات، وتی ماکوان ئەو دەنگە چییە؟ وتم کاکە ئازادم، قابی لە دەنگی مۆسیقامدا بێتێ و شوقەکانی دراوسێ میسعاج کرد بێ، دوعا دەکەم، دوعاش قەدەغەیە؟ عەلووش وتی نا، هەر ویستم پێت بڵێم دوعا زۆر مەکە، ئازاد بووی. وامزانی پێم ڕادەبێرێ. وتم عەلووش من دەنێرنەوە بۆ ئیتالیا، ئازادی چی؟ ئەوە چاوەڕێم لەوێ دادگایی بکرێ من پۆلیسی ئەنتەرپۆڵ داوام دەکا. عەلووش وتی ماکوان من هیچ نازانم، ئاگادار کراومەتەوە کە تۆ ئازادی، ئەوە کاتژمێر 2:45 دەقەیە، فەرموو بڕۆ دەرەوە، جێگای تۆمان نەماوە لەم زیندانە. وتم باشە جلەکانم لەکوێیە، کوا جانتا و شتەکانم؟ عەلووش وتی هەمووی پارێزراوە، ئەوە تا بڕۆ بیان بە. چوومە دەرەوەی زیندانەکە و لە ڕسێپشنەکە پۆلیسی هاتووتی ببوورە کاک ماکوان، دەتوانیت بڕۆی سەفەرەکەت بکەی؟ کە وای وت زۆر تووڕە بووم. وتم من بە فڕۆکە دەڕۆم نەک بە پاس، فڕۆکەکەم 2 ڕۆژە فڕیوە. دەستی کرد بە پێکەنین وتی ببوورە هەڵە بووم. وتم باشە کاغەزێک شتێکم بدەنێ کە من گیراوم لای ئێوە. پۆلیس وتی ببوورە هیچمان نییە بدەینێ. وتم ئەی نازانیت هەموو بلیتەکەم فەوتاوە، کێ قەرەبووی دەکاتەوە؟ پۆلیس وتی بڕۆ بۆ سۆسیال هاوکاری دەکەن. وتم پێویستم نییە، سوپاس بۆ خوا گیرفانم پڕە لە پارە. ڕۆیشتمە دەرەوە. فەیسبووکەکەم کردەوە، تەلەفۆنم کرد بۆ کوڕێکی شارە زووری بە ناوی کاک عادل، برای کاک حەمە حاجی سابیر بوو کە پێشمەرگە بوو لەگەڵ باوکمدا. خوا هەڵناگرێ خێرا هات بە شوێنما. چوینەوە بۆ ماڵی ئەوان و دوای ئەوە گەڕامەوە بۆ نەرویج بە شەمەندە نەفەر. ماڵ و مناڵ گەشتوونەتە سلێمانی و منیش بە تەنها گەڕامەوە بۆ نەرویج و چوومەوە بۆ ماڵی خۆمان. ئەی خوای پەروەردگار، چەند دڵتەنگ بووم ئەو ڕۆژانە. مانگی 3 سەرەتای بەهارە، بە تەنها لە ماڵم، کەسی لێ نییە. بیری ماڵ و مناڵ و چێشت و نانێکی گەرم و خۆش دەکەم. ئەوانیش تەلەفۆنم بۆ دەکەن، هەموو دەڵێ خۆشحاڵین مادەم تۆ ئازادی و ئێمەش دەگەڕێینەوە. نەم هێشت بگەڕێنەوە. وتم ئیسراحەتی خۆتان وەرگرن. ماوەی مانگێک مۆڵەتمان وەرگرت بوو. ماڵ و مناڵ لە کوردستانمانەوە، منیش بە تەنها لە نەرویج بووم. بە تەلەفۆن لەگەڵ خێزانم قسەم دەکرد. ئەوەندەم زانی گوێم لە دەنگی خشەخشی پێی خەڵک بوو لەسەر قادرمەکانی ماڵی خۆمان. بە خێزانم وت بێدەنگ بە بزانم ئەو دەنگە چییە. هەستام ڕۆ پلیکانەکان ڕۆیشتم، لەپڕ حەنانەم بینی. هاوارم کرد حەنانە چۆنی، یەخوا بەخێر بیت. خێزانم هاواری کرد ماکوان حەنانە کێیە؟ وتم ئەو پشی لە جوانەیە، ناوم ناوە حەنانە. هاوسەرم وتی ماکوان دەرگاوشت داخە، بۆ ئەوەندە ئێمالی، بۆ پشی لەبێتە ماڵەکەمان، تۆ ئەزانی من لە دنیا قێزم لە ئاژەڵ دەشێوێتەوە. وتم باشە بە قوربان، تۆزێک دەست بێنم بەسەریا، دوایی دەیکەمە دەرەوە. خواحافیزیمان کرد لەگەڵ خێزانم. وتم حەنانە خاتوون فەرموو وەرە سەرەوە، کە تەماشام کرد لە ژوورەوە دانیشتووە ئەو چاوەڕێ من دەکا. حەنانە وتی پشی لە خۆتی ماکوان بە پێکەنینەوە. وتم کوڕە خوا عەفوت کە بەس نەبوو نەموت سەگا. حەنانە وتی
زۆر خەفەتت خوارد ماکوان وابوو؟ وتم بەڵێ وابوو، چار نییە، ئەو سەسی لە خوێڕیە ناخۆشی کردووە، خۆ بەردەستیشم ناکەوێ ئەو هیچ و بووچە. حەنانە وتی ماکوان قسەی پێ مەڵێ، ئەڵەی چی بانگی کەم بێ بۆ لامان. وتم ئەترسم ئەو حەسقی لە بێقیمەتە مرتد بوو بێتەوە و تۆش جاسوس بیت لەگەڵ سەسیل. حەنانە وتی ئەی پێچەوانەکەی بۆ ڕاز نەبێت، سەسیل موسڵمان و باش بوو بێت. وتم یاخوا وا بێ جاوایە؟ حەنانە وتی یەک داوا دێ دەکەم ماکوان، ئەو دیارەی حەسقی لابە لە گیرفانتە. وتم وەڵا لای نابم، دوایی فێڵ بکەن و ئەو سەگ بابانە بێنە لاشەمەوە، چی بکەم هێشتا کاریگەری سیحرەکەی لەسرم ماوە. حەنانە وتی لای بە، من وعدت ئەدەمێ هیچ ڕوونادات و سوودی دەبێ، سەسیل داوای کردووە قسەمان لەگەڵ بکات. وتم ئەی حەسقیل لەکوێیە با ئەویش بێت. حەنانە وتی ئاخر دەبێ بڕۆم بە شوێنیا بانگی کەم. وتم دەی بڕۆ ئیشت چییە؟ حەنانە دیار نەما. منیش هەستان چایەک و نانێک دروستکەم، ئەوەندەم بسکیت و زەیتون و نانی ڕق خواردبوو، زۆر ئیشتیهای گۆشت و برنج و مریشکم دەکرد. منیش تەبیعەتم وایە وەک تیمساح وام، هیوایەتم گۆشتە، چون گۆشت دەبێنم و نانێک دروست بکەم، ئاوڕم دایەوە حەسقیل و حەنانە هەردووکیان لە دوامەوەن. بەڵام کە بینی من زۆر ترسام، چون بە ئاسمانە. تووڕە بووم لێیان وتم کۆکەیەک هاوارێک یا ئەڵڵایە شتێ بکەن، جاخۆ خەریب و جانم دەرچێ. وتیان ماکوان مریشک دەربێنە و ئێمەش لەگەڵت دەخۆین. وتم باشە بەسەر چاو یەک مریشکم دەرهێنا و وازم لێ هێنا بوو ئەوەی بیکاتەوە. دوایی دەستکەم بە پاکردنی، هاتم دانیشتم لەلایەن، ڕووم کردە حەسقیل و وتم بەخوا عەبدوڕەحمانی برام گومانم پەیدا کردووە لێتان حەنانە دەڵێ سەسیل دێ بۆ ئێرە و قسەمان لەگەڵ دەکا. حەزەی برام فێڵوشتم لێ مەکە، دوایی تووڕە دەبم ئەژداوتان ئەسووتێنم. دەستی کرد بە پێکەنین. حەسقیل وتی داوای کردووە لە حەنانە قسە لەگەڵماندا بکات، نازانین چی دەوێ، خۆ نامان خوا، با قسەمان لەگەڵا بکە. وتم ئاخر دڵنیای شتی قۆڕناکە؟ وتی دڵنیابە. تووڕە بووم ئەرێ کاکە ئێوە ئیش و کارتان نییە هەر بە دوای منەوەن. کاکە بڕۆن بۆ لای مەلا عەلی کەڵک، ئەو ئیشی پێتانە، بۆ بە کافر و موسڵمانەوە لە منتان پێچاوە. حەسقیل بە پێکەنینەوە وتی دەی باشە وا ئێمەش ڕۆشتین، ئەوان وازت لێ ناهێنن. وتم ڕاست دەکەی، بەس کاکە ئێوە زۆر سەیرن. حەسقیل وتی یەکشت هەیە بیزانە ماکوان، ئێمە یەکتر ناکوژین وەک ئێوە، داوات لێ دەکەم ئەوەی کە داومە بە تۆ لای بە با لە گیرفانتان نەبێ. وتم بە مەرجێک 100 دانەیترم بۆ بهێنیت لە هەموو ڕەنگەکانی، باشە چۆن یەک ناکوژن؟ ئەی بیرتە وتیان تۆیان کوشتووە؟ حەسقیل وتی ئەی بیرتە درۆ دەرچوو، ئەوە منم لەگەڵتام، بۆ دیارێکەشت ئاخر زۆرە، بەخوا ماکوان دەستم ناکەوێ. وتم حەزەی برام، تۆ حەنانە خۆتان بکەن پیایدا لەوانەیە گەڵابەیەک بهێنە دەرەوە، بۆم بێنە و لای دەبەم. حەسقیل وتی وعد نادەم، بەڵام هەرچیم دەستکەوت بۆ دێنم پەیمان بێ. وتم باشە ئەوە لای دەبەم. لام برد و خستمە ناو قاپێک لە ناو مەتبەخەکەماندا کە ئاوڕم دایەوە حەنانە خەریکی پاکردن و چاکردنی مریشکەکەیە. مریشکی بۆ چاک دەکردم و هەتا توانی چیبی بەریتونمان هەبوو پێوەی کرد. منیش هاوارم کرد بۆ خاتری خوا حەنانە ئەوە چیەکەی؟ ئەتەوێ بمان کوژی؟ ئەو مریشکە جوانە بۆ وا لێ دەکەی؟ حەنانە وتی تۆ ئیلاقت نەبێ، ئەی هەنگوینتان هەیە؟ وتم هەمانە، ئەوە لەوێدا هەیە هەنگوین. چی هەنگوین هەبوو؟ سووی لە مریشکەکە و بە تەماتە و پیاز و سیر و هەرچی تەرتیباتەوە بەدەست کردیە ناوەوە، خنی بە ناو مریشکەکەدا، هەندێ ئاردی دەرهێنا و برژاندی بەسەر مریشکەکەدا، خۆی بەسەردا کرد و خستیە ناو فڕنەکە. داوای لە من کرد بۆی داگرسێنم، بۆم داگرسان. منیش وتم با برنجێکی بۆ لێ بنێم تا ئەو لە فڕنەکە ئەبرژێ برنجەکەش پێدەگا. چون قابلەمە بهێنم تەماشای ژووری دانیشتەکەم کرد، سەسیل دانیشتووە لەگەڵ حەنانە. لە دڵی خۆماوتم خۆم ڕۆ، ماڵەکەمان بوو بە گەراجی جنۆکە، منیش ویستم مەجلیسەکە تێک بم، لەگەڵیشا ئەترسام. وتم ئەوە سەسیلی باوەحیس، بۆ وا لە من دەکەی؟ حەنانە وتی
ماکوان تۆ پەیمانتدا کە قسە بکەین نەک قسەی ناخۆش. وتم باشە بزانم چی دەوێ. ئەرێ باشە کاکە کەستان دەست ناکەوێت لەم سەرزەویە من نەبێ. سەسیل ئاخر ئەوە ڕاستە کە دەیکەن بەرامبەر بە من؟ سەسیل وتی ماکوان خێزانت تەلەفۆنت بۆ دەکا هەواڵێکی خۆشی پێیە بزانە دەڵێ چی. هەروای وت خێزانم تەلەفۆنی کرد. خێزانم وتی ماکوان ئەو ڕۆژەی کە گیرا بوویت پەیوەندیم کرد بە سەفارەتی نەرویجی و پاشان بە مخابەراتی سوید. بەڵام ئێستا مخابەراتی نەرویج تەلەفۆنیان بۆ مۆبایلەکەی نەرویجم کرد. هەڵم گرت لێپرسراوی ئەو بەشەی تۆ بوو. وتی ئیتالیا وتوێتی ئێمە ماکوانمان ناوێ، تۆیان بە هەڵە ویستووە، بە هەڵەش ویستویانە تەسلیمی ئێمەی بکەن کە سوید بە ئێمەیان وتووە ئێمە ژووتومانە نامانەوێت. وتم ئەی چۆن لە کۆمپیوتەری هەموو فڕۆکەخانەکاندا وانووسراوە کە من داواکارم لە ئیتالیا و ئەنتەرپۆڵ بە شوێنمەوەیە. هاوسەرەکەم وتی ماکوان ئێستا سەرۆکی ئەو بەشەی لێپرسینەوەی لەگەڵ تۆ مامۆستاکرێکار کردووە بە ناوی پێی دەرشنە. وتی ناوەکەی ماکوان لابراوە. ئیتالیا وتوێتی گرتنی ماکوان ئێکسپایرە و ماکوانمان ناوێ، بیشینێرن ئێمە دەیگەڕێنینەوە بۆ نەرویج، ناوت لابراوە. کە خێزانم وای وت زۆر دڵخۆش بووم. سوزدەم برد بۆ خوای پەروەردگار و لە خۆشیە هەردەم وت سوبحان الله والحەمد لله ولا إله إلا الله والله أكبر. بەڵا سەسیل نەما. حەنانە وتی با سەسیلمان بکەینەوە زیکرەکانت دوایی بخوێنە. وتم باشە. سەسیل هاتەوە لە کارەبای کوردستان دەچوو، خێرا دەهات و دەڕۆیشت. حەسقیل وتی سەسیل ماکوان نەیزانیوە کە ئەو کارەی کردووە، تۆ وازی لێ بهێنە و بیبەخشە بە ئێمە. سەسیل وتی دەبێ هەر وڵی لێ بکەمەوە یا ئەوە تا براکانم بۆ دەگەڕێنێتەوە. حەسقیل تووڕە بوو وتی ئەو نەیزانیوە. منیش وتم ئەرێ ئەو دوکان و بازاڕە چییە لەسەر من داتان ناوە؟ منیش هیچ نازانم. حەنانە وتی تۆ دوو برای سەسیلت کوشتووە کە لە کوردستان بوویت بە تەقەی خۆشی. وتم من 19 بۆ 20 ساڵە کوردستانم بەجێ هێشت و لەوێ نەماوم. سەسیل وتی لە ساڵی 1996 لە سەیرانبەن سیلاحت دەکڕی و دەفرۆشت، کڵاشینکۆفێکت تاقی دەکردەوە، ڕیزێ فیشەکت کرد بەناو دۆڵەکەدا لە لای دوکانەکانی سەر مەرزەکە، وابوو؟ وتم وابوو، بەس من براکانی تۆم نەدیوە لەوێ بوون. سەسیل خۆی تووڕە کرد و دەستی کرد بە گریان و وتی خۆ تۆ براکانت کوشتبوو. کەوای وت زۆرم پێ ناخۆش بوو، بەلاماریمدا لێیدەم کەچی لە بەردەستمان نەما، نە حەسقیل و نە حەنانش هیچیان نەمان. بەبەلە چوون دەستنوێژم گرت و دیارەکەی حەسقیلم هەڵگرتەوە و دەستم کرد بە نوێشکردن و قورئان خوێندن. بۆنی مریشک دێ لە دڵی خۆماوتم نەسووتا بێ. کە چوومە سەری بینیم نازم بەسەر دادەکا. مریشکم خوارد بێتۆ ناخۆش، تا ئێستا لە ژیانما مریشکی وا خۆشم نەخواردبوو. چاوەڕوان بن، قوڕێکی خەستم بۆ گیراوەتەوە. دوای مریشکەکە میوانێکی جنۆکەی نوێم دێت بە ناوی ڕاقی. دوای ئەوەی دەستم کرد بە خواردنی مریشکەکە کە بە هەنگوین و بیبەری تون خۆش کرابوو، بەڵام لە ڕاستیدا زۆر خۆش بوو. دوای نوێژی مەغریب بڕیارمدا دەست بکەم بە قورئان خوێندن. بە تەنها بووم لە ماڵەوە، کاتی باشم لە بەردەستدا بوو. لە دوای نوێژ دەستم کرد بە قورئان خوێندن. ئەوەندەم زانی حەسقیل لە لای ڕاستمەوە دانیشتووە و گوێی گرتووە لە خوێندنی قورئانەکەی من. ئاوڕمدایەوە وتم حەزەگیان بۆ شوکری خوا ناکەیت، جاران بە قورئان ڕاوم دەنایت، ئێستاش بە دیارمەوە دانیشتوویت، سوپاسی خوا بکە. حەسقیل وتی لە نوێژ بوو منیش لە مزگەوت، ئێستا هاتمەوە بۆلات، ئەوە بۆ وات و ڕەبوویت. وتم شێت دەبم کەسێ لە ڕووە هەڕەشەم لێ بکە. ئەو سەخیفە ئەڵێ خۆبراکانتە کوژم، ئەی چۆن تووڕە نابم؟ باشە ئەی ئێوە بۆ ڕاتان کرد زیڕەکەن، خۆ من نە لە تۆ تووڕە بووم نە لە حەنان، گریمان ئەو مێیە، ئەی تۆ خۆ بە حساب وەم زانی شێرخۆری. حەسقیل وتی ماڵە داوا بێ،
کە تووڕە دەبن دەترسین ئێوە دەست ئەوەشێنن ئێمە بە بەردێکی بچوو کە بەرمامکەوێ ئەمان کوژن ئەنجا تووڕەبوونی ئێوەی مرۆڤ هەیبەتی هەیە. وتم وەڵا حەزەی برام ئێوەش خەتەرن ئەوە من ڕاهاتوم لەگەڵتان لەپڕ خۆتان دەردەخەن و نامێنن ئەمەش ترسناکە ئەوە من عادەتم کردووە و ڕاهاتوم لەگەڵتان دەنا خۆتان دەربخەن بۆ کەسێکی تر ئەبێ یا بیبەن بۆ خەسەخانە یا بیبەن بۆ شێرخانە. ئەرێ بەڕاست ئێوەش دەچن بۆ مزگەوت وتت لە مزگەوت بووم. حەسقیل وتی ئەی ماکوان ئێمەش هەر وەکو ئێوە موسڵمانین و خێرمان دەست دەکەوێ و نوێژ لە ماڵی خوادا بکەین هەردوو لامان خاوەنی یەک شەریعەت و یەک دینین وەک ئێوە دەخۆین و دەخەوین و ژن دەهێنین و مناڵمان دەبێت و شایی و شیوەنمان هەیە نەدهێشت ئەو مریشکە لەگەڵا بخۆین ڕاود ناین. وتم حەزە گیان ماڵ و مریشک لە خزمەتدایە مادام موسڵمانی برای منی ئەوە مریشکەکەی لەسەر مێزەکە بڕۆ تێر و پڕ بخۆ. حەسقیل وتی حەنانەش حەزی لێ دەکرد ماڵت ئاوا بێ چاوەڕێ دەکەم تا ئەویش دێت. وتم بەڕاستی حەسقیل حەنانە زۆر جوانە بەنەنکم بێت خۆ هەرچەند لەسەر و 300 ساڵەوەیە. حەسقیل وتی خۆ ئەوە خۆی نییە ئەزانیت؟ وتم ئەزانم عەلی یەمەنی خۆی گەورە لی خۆش بێت بۆی باس کردم کە ئێوە نابینرێن ئەوەی بڵێ جنۆکەم دیوە درۆزن و فاسقە. حەسقیل وتی ڕاستە خۆی پەروەردگار لە عەلی یەمەنی برامان خۆش بێت و حەنانە ئەو شێوە و شکڵەی کە هەیەتی کچێکی ئیتاڵی هەڵی گرتووە و خۆی نیشانی تۆ ئەدا لەسەری. سەیری حەسقیلم دەکرد تەماشای سەقفی ژوورەکە دەکات. وتم ئەوە چییە؟ وتی وا حەنانە هات. وتم بۆ بە ئاسمانەوەیە؟ وتی بەڵێ وا هات. منیش وتم بۆ ماڵی من مەتارە ناتوانێ بە شتێکی تر خۆی نیشاندات؟ حەسقیل وتی ماڵی تۆ ماڵی هەمومانە میوانێکیشی لەگەڵدایە ناوی ڕاقیە بۆیە وا خۆی نیشان ئەدا بۆ ئەوەی نەترسیت. وتم ڕاقیش زیای کرد حەزەی برام؟ حەسقیل وتی جنۆکەیەکی زۆر زیرەک و عاقڵ و زۆر خواناس و دینداریشە. وتم یاخوا بە خێر بێن سەر چاو هەروام وت حەنانە وەڵامی دامەوە وتی مریشکەکە خۆش بوو. وتم دەسەکانە خۆش بێ شاز بوو بڕۆ مریشکێکی تر دەربێنم بیخۆین. حەنانە وتی ناخۆ گۆشتەکەی ناخۆین ئێمە. وتم ئەی؟ وتی تەنها ئێسقانەکەی دەخۆین. باش بوو بیرت نەچوو بیسمیلات لێ کردووە. وتم بەڵێ بیسمیلا دەکەم. ئەیکوا حەسقیل وتی میوانێکی تری لەگەڵدا ناوی کاگڕاقیە. حەسقیل وتی ئەوە تا نایبینی؟ کە ئاوڕم دایەوە تەماشا دەکەم لەسەر قەنەفەکان دانیشتووە دەموچاوی ڕێک لە عەلی یەمەنی دەچێ. منیش وتم کاگڕاقی بەخێر بیت. ڕاقی وتی بارەکەڵڵا فیکم کاک ماکوان. حەنانە وتی ئەوە هاوسەری منە ماکوان. وتم خوای گەورە لە یەکتان نەکا ئەی حەنانە ئەوە کچێکی جوانتان نییە منیش بیخوازم؟ حەنانە وتی جا ماکوان چۆن ژن و ژنخوازی لە نێوانی ئێمەی جننی و ئێوەی مرۆڤدا دەکرێ شتی وا نابێ هەرگیز. وتم ئەی ئەوە نییە خەڵک هەیە دەڵێ ژنم لە جنۆکە هێنا و جنۆکە عاشقم بووە. ڕاقی وەڵامی دامەوە وتی ئەگەر شتێکی وا ببوایە و ممکن بوایە ببێت خۆی گەورە لە قورئاندا باسی دەکرد یان لە شەریعەتدا بابەتێکی بۆ دەکرایەوە لە فقهی ئیسلامیدا یاخود پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی دەکرد. اینجا چۆن شتی وا دەبێت کە ناتوانن ئێمە ببینین وەک خۆمان یاخود پیا و چوزانی ژنەکەی ئەگەر جننی بێت چووە بۆ کوێ؟ اینجا منداڵ لە کامیان دەردەچن؟ ئایا مرۆڤە یا جنۆکە؟ لەبەر ئەوە درۆیە و هیچی وا ڕووی نەداوە و ئەوەشی وا بڵێ درۆ دەکا. منیش وتم بەڵێ دەزانم پێشتریش لەگەڵ کوڕێکی ڕەفیقمان عەبدوڕەحمان حەسقیل دەیناسێ باسمان کردووە کە درۆیە و هیچ بنەمایەکی ڕاستی نییە بەڵام لە ماوەی ڕابردوودا کچێکم بینی لە یوتیوب خەڵکی کوردستان بوو ئەو دەیوت کە گوایە ئێوە لەگەڵی خەوتون مەبەستم جنۆکەیە حاشا لە جەنابت و کاک حەسقیل. ڕاقی وتی وەڵڵاهی کاک ماکوان درۆیە شتی وا هەرگیز ڕوونادا بزانە کێ لەگەڵی خەوتووە و دەیەنێت بەسەر ئێمەدا.
تەنانەت لەناو ئێمەی موسڵمان وەک ئێوە واین هەر کەس زینا بکە ڕەجم دەکرێ. بەس لەناو شەیتانەکاندا ئاساییە، خوانەناسن و هیچ گوێ بە عەیب و حورمەت و حەیا نادەن. ئەو کارە لەگەڵ یەکتر دەکەن. هەندێک لە موسڵمانە جنۆکەکان کە زینا دەکەن دوور دەخرێنەوە لەو کۆمەڵ و تایەفەی خۆی دەردەکرێن. تەنانەت لەناو هەموو گروپ و مەزهەب و جەماعەتەکانی تریشدا بە چاوی کەم تەماشایان دەکەن. وتم بۆ ئێوە ئەوەندە زۆرن ڕاقی بەڕێز؟ ڕاقی وتی لە ژماردن ناین، لەوانەیە بە ملیۆن مەزهەب و قوتابخانە و ڕێگا و حیزبی جیاوازمان هەبێ، بەڵام سوپاس بۆ خوا کە ئیسلام هات ئیتر هەمووی باتڵ بوون. خوای گەورەش لە ئایەتی 11 سوورەتی ئەرجن بەم شێوەیە باسیەکا بۆ ئێوە. بێگومان ئێمە کەسانی چاک و دیندارمان تێدایە، هەروەها کەسانی تریش کە بەو شێوەیە نین. ئێمە جاران ڕێگە و ڕێباز و بەرنامەی هەمە جۆرمان گرتبووە بەر، بەڵام ئێستا بەرنامەی ئیسلام ڕوون و دیارە. وتم ئەی ئێستا لەناو ئێوەدا موسڵمان زۆرەیە ڕێگەکانی تر؟ ڕاقی وتی سپاس بۆ خوا موسڵمان زۆرە، بەڵام بەداخەوە جنۆکەی شەیتان لە هەمووان زۆرترن و لەگەڵ ئەوەشدا یەهودی و نەسڕانی و زەردەشتی و بێدین و ئاینەکانی تریشمان زۆر هەیە. وتم ڕاقی من لە شتێ تێناگەم، ئەویش ئەم دیاری حەسقیلی برامە کە بۆی هێناوم کە دەری دێنم حەسقیل نامێنێت و سەسیریش ڕادەکا، حەنانە ژوون دەبێ، بۆیە دەری ناکەم لە گیرفاندا بۆ ئەوەی ئیزعاجتان نەکەم. ئەمە چییە؟ ڕاقی وتی دەری بهێنە بۆ من ئاساییە، ئەوە حەسقیل و حەنانن کە پێی ئیزعاجن، من هیچ کاریگەری نییە لەسرم. ئەمە من بۆم ناردوویت، نەک حەسقیل. 200 دانی تریشی داوا کردووە بۆ تۆ، بۆم هێناویت. وتم بۆچی جیاوازیتان چییە؟ ڕاقی وتی حەنانە و حەسقیل لە عەشیرەتی گەورەی ئیفریتن، بەڵام من لە بنەماڵەی ئەسڵی موسڵمانم و لە مەرجانەکانم. ئەوان پێشتر لەگەڵ شەیتاندا کاریان کردووە، کاری سیحر و جادویان لەسەرە، بەڵام ئێمە کە موسڵمان بووین و کاریگەری سیحرمان لەسەر نەبووە، هەر بە حەراممان زانیوە، بۆیە بۆ ئێمە ئاساییە. وتم من لەم قسەی تۆ هیچ تێناگەم، ئەڵەی مەتەڵە تۆ ئەوان هەر جنۆکە نین، ئیتر چۆن کاریگەری بۆ ئەوان هەیە و بۆ تۆ نییە؟ ڕاقی وتی کێشەی ئێوەی مرۆڤ لەوەدایە هەموو شتێک وەک خۆتان تەماشا دەکەن. سیستەم و ژیان و گوزەرانی ئێمە وەک ئێوە نییە، بەڵام هەر بۆت ڕوون دەکەمەوە. چەند کەس هەیە کە نەخۆشە، بۆ چارەسەری نەخۆشیەکەی دەرمانێک بەلاشەی ناکەوێت، یان چەند کەس لەناو ئێوەی مرۆڤدا حەساسیەتی بەسیر و پیاز و ئەو شتانە هەیە، کۆمەڵێکی تریش حەزی لێ دەکەن. وتم تێگەیشتم، ئەیکوا 200 دانەکەی کە بۆت هێناوم. ڕاقی وتی ئەوە تا حەنانە بووی داناوی لە لای ئێسقانی مریشکەکانە، بڕۆ هەڵیگرە. کە چووم لێی بوو زۆر دڵخۆش بووم، زانیم ساحیر نییە و سیحرم لێ ناکە. پێم وت بەڵام ڕاقی تۆ لەوێ باسی ئەوەت کرد کە ئەوان حەزیان بەوە نییە. ڕاقی وتی تەماشای ئەو پارچە پەڕۆیە بکە کە تێوی پێچراوە. ئەو جۆرە پەڕۆیە تێوی بپێچرێت کاریگەری نابێ، جا لەبەر ئەوە خستویانەتە ناو ئەوە تا پرژوو بڵاوی نەکەیتەوە. وتم ئەی کوان حەنانە و حەسقیل، خۆ من هیچم دەرنەهێناوە ئێستا. ڕاقی وتی نا، چوون بۆ لای سەسیل کە واز لە تۆ بهێنێت و بۆ کۆتا جار قسە بە یەکەوە بکەن، بەڵام کێشەکە لە دایکی سەسیلدایە، واز لە تۆ ناهێنێ. وتم جا چیم لە دایکی کردووە؟ وتی 2 کوڕیت کوشتووە. وتم خۆ من نەمزانیوە، لە ڕووی شەرعیشەوە من تاوانبار نیم. ڕاقی وتی بەڵێ تاوانباری، چونکە پێغەمەری خوا ئاگاداری نەکردنەوە کە بەردیش هەڵنەدەن، تۆ هەر تەقت دەکرد بە ئاسمانە نەتکرد. وتم ڕاستە، ئەو کاتە بە خزمەتی ئەو فەرمودەیە نەگەیشت بووم. ڕاقی وتی کێشە نییە کە هات شتێکت فێر دەکەم پێی بڵێ خۆی و دایکی وازت لێ دەهێنن، باشە؟ وتم مەمنونی ژەبم ڕاقی گیان. چاوەڕوان بن، ڕاقی چین فێر دەکات، منیش ئێوە فێر دەکەم بە بەلاش لە زنجیرەی داهاتوودا.
مەملەکەتی شەیتان بەشی دووەم زنجیرەی چوارەم. من و ساحیرێکی نەرویجی لەگەڵ سەسیل. لەگەڵ ڕاقی باسی ئەوەمان کرد کە من بە هیچ شێوەیەک تاوانبار نیم، چونکە نەمزانیوە، بەڵام ڕاقی پێی وابوو کە تاوانبارم. قەناعەتم بە قسەکەی کرد، وتم کەوابێ کەفارەتم دەکەوێتە سەر. بۆیە ناچار تەلەفۆنم کرد بۆ زانایەک لە میسر بە ناوی محەممەد عەبدولمەلیک. پێشتر پەیوەندیەکمان هەبوو لە ڕێگای برایەکی میسریەوە لەو شارەی کە لێی دەژیام. لەگەڵیدا پەیوەندیم گرت و عەرزم کرد ئایا کەسێک جنۆکە بکوژێ کەفارەتی دەکەوێتە سەر. لە ڕاستیدا هەموو باسەکەم بۆ گێڕایەوە. ئەو فەرمووی ئەوان درۆ دەکەن، ئەگەر شتی وا بکەیت یەکسەر ئەتکوژنەوە، بەڵام لەوانەیە کارێکی تریان لە ژێر سەردا بێت. وتم جا شێخ، من خۆ غەیب نازانم، چۆن بزانم چیان لە ژێر سەردایە؟ شێخ محەممەد وتی ماکوان، داوای ئەوەیان لێ کردووە ببیت بە ساحیر یان سیحریان لێ کردویت و کاریگەری نەماوە. شتێک هەیە مەزبوط نییە و من نایزانم، هەموو شتەکانم پێ بڵێ. وتم ئەوەی ئەیزانم بۆم باس کردوویت، جا نازانم چیان لە ژێر سەردایە. شێخ محەممەد وتی بە هەر حاڵ ماکوان، ئەگەر توانیت وەرە بۆلام بۆ پۆرسائید، زیاتر لە نزیکەوە قسە دەکەین. ئاگادار بە بڕوا بەو جنۆکانە نەکەیت، لەوانەیە سەرت لێ تێک بدەن یان ساحیرێکی مرۆڤ ناردبنی. پاشان بۆ زانیاریت هیچ کەفارەت و هیچ شتێک ناکەوێتە سەر تۆ، چونکە ئێمە نایان بینین. تەنانەت ئەگەر بەدەستی تۆش کوژرابێ تاوانبار نیت و حکمی قەتڵ نییە. وەک وتم ئاگاداری خۆت بە بڕوا بەو جنۆکەیە نەکەیت. منیش زۆر سوپاسم کرد و وتم ئەگەر توانیم دێمە خزمەتتان. پاشان کە وای وت شێخ، گومانم لە ڕاقی و حەنانە و سەسیلیش پەیدا کرد. چوومەوە بۆ ماڵەوە بۆ ئەوەی بیان بینم و بێن بۆلام، کەچی تا 15 ڕۆژ یەک کەسم نەبینی. ئەو ماوەیە خەریک بوو دڵم شەقی ئەبرد. جاری وا هەبوو هاوارم دەکرد حەزە سابوونی ڕەقی، حەنانەی تەڕەماش لەکوێن سەسیلی قۆنەرە. هیچ چارە نەبوو، کەس دیار نەبوو، ماڵ و مناڵیش لە ماڵ نەبوون. ئەوەندەی تر خەفەتم دەخوارد. سەفەرەکەشم لێ تێکچوو بوو. ئیتر وەرە ماکوان، ئەو دڵت شەق نەبە. دوای 15 ڕۆژ ڕاقی پەیدا بوو. وتم ئەرێ ڕاقی، خوابتان کا بە سابوونی ڕەقی، ئەوە بۆ دیار نین. ڕاقی وتی لە عومرە بووین لەگەڵ حەنانە و حەسقیل و هەندێک لە ڕەفیقەکانمان. وتم جا 15 ڕۆژی بۆ چی عومرە؟ بە 1 سەعات تەواو دەبێ، ئەوەندە قورس نییە، ڕاست پێم بڵێ لەکوێ بوون. ڕاقی وتی بەڕاستمە، درۆ ناکەم. ئەوەشمان بۆ ئاشکرا کردی کە سەسیل درۆ ئەکا، نەبرات کوشتووە و نە هیچ، هەمووی فشە و درۆ دەلەسەیە. وتم بەڕاست وەڵا ئەمە باش نەبوو، حەزم ئەکرد هەموو عەشیرەتەکەشیم بکوشتایە بەداخەوە. ڕاقی وتی ئەی خۆ تۆ تا دوێنێ بوو زۆرت پێ ناخۆش بوو. وتم ڕاستە وایە، ئاخر وامزانی کەفارەتم دەکەوێتە سەر و حکمی هەیە لە شەریعەتدا، بەس کوشتنی ئێوە وەک ئاو خواردنەوە وایە. ئێستا ئەگەر هەر جنۆکەیەک بکوژم وەک وایە مریشکێک سەر ببڕم، ئایا مریشک سەر بڕین تاوانە؟ ڕاقی وتی جا بۆ بەو شێوەیە قسە دەکەی ماکوان، ئێمە هیچ خراپەیەکمان بۆت هەبووە؟ وتم لە ڕاستیدا نازانم، ئایا ڕاستگۆن درۆزنن جەماعەتی سەسیلن و خۆتان لە من کردو بە جەماعەتی شەریفی مەکە؟ نازانم، لێتان تێناگەم. ڕاقی وتی کێشەی تۆ لەوەدایە زۆر بڕوات بە خۆتە و لە خۆت ڕازیت و حساب بۆ کەس ناکەیت. وتم ئەم قسەیە ڕاستە، سوپاس بۆ خوا، زۆر لە خۆم ڕازیم چونکە خاوەن ئیسلامم. بڕوام بە خۆم هەیە لەبەر ئەوەی خاوەنی کەسایەتیەکی بەهێزم و لەسەر قورئان بنیادم ناوە. ئەوەش کە حساب بۆ کەس ناکەم، بۆ خەڵکی دیندار و خواناسی دەکەم، بەڵام بە دڵنیاییەوە بۆ خەڵکی ساختەچی و بێدین و خوانەناسی ناکەم و ئەرزشیان نییە لای من. ڕاقی وتی بە هەر حاڵ خۆت ئازادی، بەڵام بزانە ئێمەش دۆستی تۆین.
وتم چۆن بزانم دۆستی منن، گومان لە هەموو شتێ دەکەم، بە تایبەتی لە ئێوە کە جنۆکەن. شتێکم لێ بکەن کێ بڕوان پێ دەکا کە ئێوە کردوتانە. باشە ئەی 15 ڕۆژە بۆ دیار نیم. خۆشم بێتاقەتیان بووم خوم پێوە گرت بوون. ڕاقی وتی: ماکوان، بزانە کە ئێمە تۆمان خۆشەوێ، بشزانە خۆمان بە هەموو کەس ئاشکرا ناکەین. حەزەکەم ئەوەشت پێ بڵێم، زۆرێک لە ئێمە هاوڕێکانمان مسلمان بوون بە هۆکاری باس و خواسەکانی تۆ، لەبەر ئەوە خۆشەویستی لای ئێمە. وتم ئەو قسەیە قسەی خەڵکیە بە عام دەیکەن، خۆ سەسیری بێدینی هیچ و پوچیش ئەویش خۆی دەردەخا. ئەی کەواتە ئەویش منی خۆشەوێ؟ ڕاقی وتی: نا، ئەو تۆی خۆش ناوێ، بەڵکو دەیویست بەکارت بهێنێ لە ڕێگای سیحرەوە بۆ سەر لێشێواندنی خەڵکی. خۆی گەورە لە ڕێگەی جنۆکەکانی یەمەنەوە هیدایەتی عەبدوڕەحمان حەسقیلی دا کە هاتە تەرەفی موسڵمانان، دەنا ئێستا دەیخنکاندی. وتم حەدیان چییە دەمخنکێنن؟ ڕاقی وتی: خنکاندنتان بە دەستی شەیتانەکان زۆر ئاسانە. خۆی گەورە تاکە چەکێکی پێبەخشیون کە قورئانە، هیچ شەیتانێک ناتوانێ بێت بەلاتانە. تەنها دوورکەوتنەوە لە قورئان خنکاندنتان ئاسانتر ئەکا. وتم لەکوێدا باس کراوە کە ئێوە دەتوانن ئێمە بخنکێنن؟ ڕاقی وتی: ئێمە نا، شەیتان دەیکا. خۆی گەورە باسی کردووە لە قورئاندا لە سوورەتی ئەلمؤمنون ئایەتی 97 ئەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم وقل ربي أعوذ بك من همزات الشياطين. واتە خوایە پەنا دەگرم لە خنکاندنی مرۆڤ بە دەستی شەیتانەکان. ئەو هەمەزاتە واتە خنکان. وتم ئەوە بە واتای وەسوەسە دێت نەخنکان. ڕاقی وتی: ئەوە تەفسیرە سادەکان خۆیان دەرباس کردووە بە وەسوەسە ناویان بردووە، بەڵام بۆ نمونە تەبەری کە تەفسیرێکی باشە ئەو دەڵێ کە واتای خنکانە. وتم وایە، باشە ڕاقی تۆ وتر شتێکە فێر ئەەکەم کە نەوێرن سەسیر و دایکی و هیچ شەیتانێک بێبەلاتە. ڕاقی وتی: خۆ تۆ ئێستا ئێمت بە خائین و خۆفرۆش دەناساند. منیش وتم نازانم، هێشتا پەشیمان نەبوومەتەوە لە قسەکەم. کاکە ناحەقم مەگرە، ژیان لەگەڵ ئێوەدا هەروە سادە نییە، جا تا ساغ نەبمەوە ناتوانم بڕوا بکەم. ڕاقی وتی: ماکوان گیان، شتێک هەیە بیزانە، من وەکو باقی جنۆکەکانی تر نیم کە هاوکار بووم لەگەڵ کەسێکدا ئامادەم سەری خۆمی لە پێناویدا دانێم بە مەرجێک شەرعی بێکارەکانی. وتم باشە بۆ لەگەڵ من دەیکەن، کەس نەماوە لەسەر ئەم زەویەدا ماکوان نەبێ؟ ڕاقی وتی: تۆ لەوانەیە هەستی پێ نەکەی، بەڵام ئەزانی چەند کەس لەسەر دەستی تۆ کارەکانت لە جنۆکەکان بوون بە موسڵمان، ئەزانی مەلعەبێک جنۆکە تەماشای تۆ و سەسیل و حەسقیل و من و حەنانە دەکات. ئایا ئەزانی شەیتانەکان چەندە زۆر دەیانەوێ ئازارتان پێبگێنن؟ ئەوە ئێمەین بەرگریتان لێ دەکەین. ناوی قەرینت بیستووە لە شەرعدا، ئێمەی جنۆکە موسڵمانەکان پشتیوانی ئێوەین، هەر ئاگاتان لە خۆتان نییە و کەچی زۆر جار قسەمان پێ دەڵێن و لێمان دەترسن. وتم بەڵێ، ئەی چۆن پێشتریش لەگەڵ عەلی یەمەنیدا خۆی گەورە لێی خۆش بێت باسی ئەو کێشە و قەرین و شتانەمان کردووە. ڕاقی وتی: ئەزانی چەند قەرینت موسڵمان بووە چەند جار قەرینی تریان بۆ داناویتەتەوە؟ نەک بۆ تۆ، بۆ هەموو هاوڕێکانت و موسڵمانان بەگشتی. وتم نەوەڵا ڕاقی. وتم وەڵا ڕاقی، دڵخۆشت کردم. ڕاقی وتی: ماکوان، یەک شتت فێر دەکەم، هیچ شەیتانێ ناتوانێ بێ بەلاتە. ئەوە ئەو ماوەی پێشووە ویستم فێرت بکەم بەڵام دەرفەت نەبوو. وتم جا چییە؟ خۆشم دەیزانم، ئەزانم فرموودەکەی پێغەمبەری خوایە صلی الله عەلەیه وسەلەم کە ئەبوو هورەیرە دەیگێڕێتەوە، ئەویش دەفەرمێ ئایەتەل کورسیە. ڕاقی وتی: ڕاستە، ئەوە شەیتان فێری ئەبوو هورەیرەی کرد و پێغەمبەری خواش ئیقراری پێکرد صلی الله عەلەیه وسەلەم، بەڵام ئەوە نییە. وتم ئەی کامەیە؟ ڕاقی وتی: ئەوە کاتیە، شەیتان ئەڕوا بەڵام دێتەوە. وتم ئەی ئەمەی جەنابەت چییە؟ وتی: هەر چەندە هەردووکیان هەر بەهێزن، بەڵام ئەمە هیچ شەیتانێ ناتوانێت جادوود لێ بکات و هیچ جادوبازێکیش کاریگەری نابێ لەسەرت. وتم
ئادەی ڕاقی برام خوا قەزاگیان بێڵێ بەس ڕاقی من دوای شتی خوڕافات ناکەوم ئەوەی لە قورئان و سوننەتدا بوونی نەبێت نەباسی دەکەم نەبڕواشی پێ دەکەم. ڕاقی وتی ئەوەی بۆت باز دەکەم لە محەممەدی کوڕی واسعەوە گەڕاوەتەوە خۆت باش دەزانی چ پیاوێکە وایە؟ وتم وایە ئەو پیاوە سادقە و تابعیەکی بەڕێز و گەورەی قەومەکەی خۆی بووە کوتابی ئەنەسی کوڕی مالکیش بووە هەندێک دەڵێن پێغەمبەری دیوە بەڵام دوایی موسڵمان بووە. ڕاقی وتی وایە ئەو دەگێڕێتەوە و دەفەرمێ شەیتان هات بۆ لام و وتی هەرچی دەکەیت بیکە محەممەد ئەم دوعایە فێری خەڵک مەکە. ئەویش فێری هەمومانی کرد ئێوەش و ئێمەش پارێزراوین لە شەڕی شەیتان و ساحیرەکان جا هەر کەس بیخوێنێ. لە هەندێک جێڕانەوەی تردا زیاد و کەمی بۆ کراوە بەڵام ئەوەی کە بەڕاست و دروست هاتووە بۆم باس کردی و ئەو شێوەیە کە پێم وتی. وتم خوای گەورە پاداشتت باتەوە زۆر مەمنون بووم خاڵە ڕاقی گیان. ڕاقی وتی من بۆ شتێک هاتم بۆلات تۆش ئەوەندەت پێکردین لە بیرم چۆوە. وتم یا ئەڵڵا خێر ئەمرکە. ڕاقی وتی پێم وتی سەسیل درۆ دەکا فێڵەکەی ئەوەیە دەیویست بەوە لێت خۆش بێت هەندێ وشت پێ بڵێ لەگەڵ هەندێ ڕەسمی سیحردا لەو ڕێگایەوە سیحرت لێ بکات. ئەو کەسی کە سیحرەکەی بۆ تۆ دەکات کەسێکی نەرویجیە زۆر ترسناکە. وتم هەر ئەم سەگی سەگبابەی ترمان مابوو ئەمە کێیە؟ ڕاقی وتی ئەمە کورد نییە بەڵکو نەرویجیە و ساحیرێکی زۆر پیسە و زۆر زانیاری هەیە لە ئەمریکا خوێندوێتی و زانستێکی زۆری لە سیحردا پەیدا کردووە. وتم جا چۆن لە شەڕی ئەمە ڕزگارمان بێت؟ ڕاقی وتی یەک شتت فێر دەکەم ئەگەر بە قسەم بکەیت زوو ڕزگارت دەبێت لە دەستی ئەم ساحیرە پیسە نەرویجیە. وتم کێشەکە لەوەدایە متمانم بە هیچ نەماوە تەنانەت تووشی دڵەڕاوکێ بووم لە تۆش ئەترسم تۆش فێڵ بکەیت. ڕاقی وتی من فێڵت لێ ناکەم سوێند بە لا ئیلەهە ئیلا الله من ئەهلی تەوحیدم و خۆم بە موسڵمان دەزانم و تۆش بە برای خۆم دەزانم. وتم تۆش برای منی من و تۆ خوای گەورە کەرەمی لەگەڵ کردوین سەر و برای جنۆکە مرۆڤمان هەیە تەواو بڕوان پێتە. لە بیر و باوەڕەکەشم دڵنیام و شک و گومانم نییە کە ئیسلام هەر سەر دەکەوێ. ڕاقی وتی کەواتە ئەوەی پێت دەڵێم بیکە. وتم پێش ئەوەی بیکەم یەک پرسیارم لێت هەیە. ڕاقی وتی بڵێ ئەگەر زانیم وەڵامت ئەدەمەوە. وتم سرم لە یەکشت دەرناچێ ئەم موشە سیحرانە چۆن کاریگەری دەبێ کە تەنها وشەیە خۆ ئەوەش نییە بڵێم کەلامی خوایە ئەمە قسەی درۆ و دەلەسەیە چۆن کاریگەری دەبێ؟ ڕاقی وتی دوو موگناتیس بە جەمسەری جیاواز یەک دەگرن دوو جەمسەری لە یەک چوش دووریان دەخاتەوە ئەو کارلێکە چی پێدەوترێ لە زانستا؟ وتم هێزی موگناتیزی. وتی ڕێک ئەوە بریتیە لە سیحر و ئەوەیە کە کاریگەریەکە دروست دەکا حەنانە لە پڕ پەیدا بوو. وتی ڕاقی فریاکەوە شەڕە. ڕاقی دیار نەما و حەنانەش ڕۆیشت منیش بە تەنها مامەوە. چاوەڕوان بن ئاشوبێکی زۆر گەورە بەڕێگاوەیە و پێویستی بە هێز و زانست و ئازایەتیە.